خۆشحاڵم کە لێرە جارێکی تر من بە شێوازێکی تر ینی لە دنیایەکی تازە لەگەڵەوە شادەمەوە. پێم باشە ئەوەی کە ئەمڕۆ باسی دەکەین لەبارەی عەدالەتەوە. مۆزۆی عەدالەت زۆر باز دەکرێت لە میدیاکان و لە ناو خەڵکا و وابزانم هەموو کەسێک هەر داوای عەدالەت دەکات، حتما نەدەکە تەسەورێکی لەسەر عەدالەت هەیە. عەدالەتیش لە وەرە جیاجیەکانە شتێکە و ئەو جۆرە قسەکردنەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین عمومەن بەمانایەک لەبارەی عەدالەتەوە دەدوین لەوانەیە زۆر دوور بێت لە معنە ڕاستەقینەکەی خۆی و معنایە کە معنایەکی ئەساسی عەدالەتە. جا پێم باشە بەر لەوەی کە من دەست پێ بکەم، پێم باشە من گەبیستیەوە بم لەبارەی فکری عەدالەتەوە، یعنی عەدالەت لای ئێوە چییە؟ من فکرەکان لێرە تۆمار دەکەم، دواتریش من قسە لەسەر وەچوونەکانی ئێوە دەکەم، ینی بە پێچەوانەی ئەوەی کە باوە. دوای ئەوەشی تر من لەبارەی عەدالەتەوە لە ڕوانگەی فەلسەفەوە، فەلسەفە چۆن تێڕوانینی چییە بۆ عەدالەت، بنەمای عەدالەت چییە باسی دەکەم. جا ئێستا 20 دقە یا چەند نەگەر دانێن بۆ قسەکان بۆ ڕێی ئێوە. 20 دقە باشە یا زیاتر؟ چاکە هەڵ بدەم فکرەی عەدالەت، چونکە مۆزوعەکە لەبارەی فکری عەدالەتەوە. عەدالەت لای تۆ چییە؟ چۆن پێناسەی دەکەی؟ لە چیا دەیبینی؟ لەو بارەوە ڕێی چییە لەبارەی عەدالەت؟ تۆ ڕۆژانە داوای عەدالەت دەکەی، چی لەبارەی عەدالەتەوە دەزانی؟ یانی ئایا ئەوەی داوای دەکەی دەیزانیت یا دەیزانین، یا ئەوەی کە دەیزانین و داوای دەکەین بە ناوی عەدالەتەوە چییە ئەو شتە؟ جاوە هەر کەسە ئەو ڕێی هەیە لەو بارەوە دەتوانێت قسە بکات تاوەکو ئێمە لێرە تۆماریکەین، دواتریش من قسە لەسەر بۆچوونەکان دەکەم. ئەوەی یەکەم بۆچوونێکی تەشریعی و قانونی بوو، حتما لە ڕێگەیەکی اختصاصی شەوەی کرا پێش ناکرا. بێگومان لە شریعەت و قانون هایتر بە ئەوەی کە ژیانی ئینسان ڕێک دەخات، مامەڵە لەگەڵ ئەوە دەکرێت کە ئینسان هەیەتی چی هی منە و چی هی تۆیە. ئەوەی هی منە دەبێ هی من بێت، تۆ لێم زەود نەکەی، ئەوەی چی تۆیە هی تۆ بێت من لێ زەود نەکەم. قانون و شریعەت دێ ئەم حدودانە دادەنێ بۆ ئەوەی تاکەکانی ناو کۆمەلگا ئەوەی هەیانە لە مڵک و لە ماڵ و لە ئەرز و لە هەر شتێکی تر لەوەی کە هەیە دەست درێژی نەکرێتە سەر. یعنی زیاتر ئەم مەفهومە بۆ دادپەروەری بەندە بە مڵکەوە، یعنی لە ڕوانگەی مڵکەوە ئێمە باسی دادپەروەری دەکەین، لە ڕوانگەی مافەوە باسی دادپەروەری دەکەین. یعنی ئەمە دادپەروەریەکی قانونیە. لێرە دوو شت هەیە دەبێت لەیەکی جاکەینەوە. ئەوەی مشکلەیە ئەوەی کە قانون و تەشریعیش ئیتر تەشریعەکە بە هەر جۆرێک بەریانی هەردووکیان تەمان هەمان ئەمانجانەیە، قانون و شریعەت هەردووکیان دەبێت دەوڵەتێکە بێتە و قانون و شریعەتە وەکو حدودێک حەدی کەدانێ لە نێوان تاکەکانی کۆمەلگا بۆەوە هەرێکە حدودی خۆی تێنەپەڕێنێ. جا ئەوەی کە لێرە دەبێت جا بکرێتەوە، ینی بەر لەوەی ئێمە باس لە ماف بکەین شتێکی تر هەیە دەبێت هەبێت وەک کێشەی نەکان، ینی قانون و تەشریع و دەوڵەت لە مۆزوعی عەدالەتە ئەمەیە لە ڕاستە. یعنی شتێک هەیە بەر لەوەی مۆزوعی ئەمە هی من و تۆیە، ئەمە هی منە، ئەوە هی تۆیە، ئەمە مافی تۆیە، ئەمە مافی منە، ئەمە هەبێت شتێک هەیە ئەمە لە یاد کراوە. یعنی لێرە ئەویش چییە؟ ئەویش مۆزوعی حەقە، حەق بە معنای مافنا،
يعني حق شتێکە و ماف شتێکی ترە يعني کەسێک کە حەقا ئەمە عیلاقەی بەوە نییە کە بەو معنaa کە مڵکەکەی خۆی هی خۆیەتی و داوای مڵکەکەی خۆی دەکا ئەمە هی خۆیەتی داوای دەکا مەوزوعی حەق عیلاقەی بە مڵکەوە نییە يعني ئەوەی کرد بە شوێن حەقا دەڕوا بیل لەوە ناکاتەوە مڵکێکی هەیە بەدەستی بێنێتەوە بیل لەوە دەکاتەوە ئەوەی حەقا وەدی بێت ئەوەی حەقا جێبەجێ بێت لەبەرەوە لێرە ئەگەر بزانێ هەموو مڵکەکەی لە دەست دەدات بۆ ئەوەی شتێک وەک بە حەق ببینێ ئستعدادی تایە لە دەستی با يعني ئەوانەی عاشقن بە حەق مەوزوعەکە و مافی شتێکی ترە چونکە ئەوەی کە مافە حدودی يعني دائرەی ماف دائرەی مڵکە مڵکە بە هەموو جۆرێک منداڵەکانیش مڵکی منن و پەیوەندی ژن و مێردایەتیش مڵکایەتێک ئەمانە کۆ هەموو ئەو شتانن کە قانون و شەریعەت مامەڵەی لەگەڵ دەکا و مڵک و ماڵ ئەوانە هەمووی شتانێکن کە هەمووی دەچێتە ناو ئەوەی کە هی منە نەک من چیم ئایا من حەقم شتێکە ئەمە مافی منە و حەقی منە شتێکی ترە لەبەرەوە دەبێ ئەو دوو شتە لە یەکتر جیا بکرێتەوە حتمەن ئەگەر بەر لەوەی يعني ئەگەر خەڵکێک لە ناو خۆیان حەقویز نەبێ ئیمکان نییە مۆزوعی عەدالەت دەدارەوە لەبەرەوە بەر لە هەموو شتێک دەبێ حەقناسی هەبێ ئینجایی ترە و کاتە ئەو شتانە حدودانە خۆیان بۆ خۆیان ڕۆشن دەبنەوە و کە کەسەکان هەمووی حەق بوون ئەو کاتە لە جاتیەوە ئینسانەکە بیر لەوە بکاتەوە لە بەرامبەرەکەی بەرێ دەست بۆ شتەکانی بەرامبەرەکەی بەرێ بیر لەوە دەکاتەوە نەوەک شتێکی بەرامبەرەکەی کەوتبێتە لای دەبێ بیگەڕێتەوە ینی هاوکێشەکە تەواو پێچەوانە دەبێتەوە جا فعلا مەوزوعی حەق کاتێک کە ئێمە لەوەی ئەو تەشریعی کە بۆ ژیانی دنیایی کراوە و ئەو قانونیش کە هەر هەمان شتە ئەوانەی کە سپۆریان لە قانون و شریعەتە هەیەمە بەباشی دەزانن شریعەت بەم معنە قانونیەی ئیترەوی شەر وەکو قانونێک وایە لە قانونەکان بۆ دنیا و ئوموری دنیایە قانونێکی دنیاییە بەڵام چییە پشتی بەستووە بە تێکستێکی ئاینی بەڵام خۆی چییە ئەمە تەشریعکراوە بۆ دنیا تەشریعکراوە یعنی ئەگەر بێت و تۆ لە ناو شریعەتی ئیسلامیا بگەڕێ هیچ شتێک نادۆزیتەوە جگەر لەوەی کە دنیاییە ینی لەسەر مڵکە لەسەر ماڵە لەسەر کۆمەڵێک لەم شتانی کە قانونیش بابەتی قانونیشن و ئەمە شتێکی مشتەرەکە لە بینی قانون و شریعەتە فەرقەکە ئەوەیە قانون بۆ تەشریعکردنی قوانینەکانی خۆی تێکستێکی دینی ئین ناکات ینی ناکاتە مەرجع بۆ ئەوەی شەرعیەت وەرگرێ بۆ ئەو قانونانی کە هەیە لە مەوزوعی شریعەتات ئەوەی تێک مەرجع دینیەکان تەنها چین بۆ شەرعیەت پێدانن بە قانونەکە بەڵام سەر دەکەین لە قانونی دنیاییە بۆ ئەم تەشریعە خەڵک مەرجع بۆ ئەوەی کە شەرعیەت بدا بەچی بەو قانونە یا نەیدا ینی عرف و عادەتی خەڵک لێرە دەبێتە مەرجع هەرچەند لە شریعەتیشا خۆش داگاداری کە لە شریعەتیشا یەکێک لە مەرجع هەرە ئەساسیەکان کە زۆر جار سەر دەکەوێت بەسەر تێکستی شاوە وا دەکات کە دەستکاری تەنانە ئەحکامی تێکستە دقە دینیەکەش بکرێت چییە؟ نەریت و عادەت تەنانەت لە زۆر شوێنە تێکستە دینیەکە حکمە دینیەکە کە لە ناو مەرجع دینیەکانایە گونجێنراوە لەگەڵ ئەوەی کە ینی ئەو وای لێکراوە کە لەگەڵ عادەتەکە ئاساس بێتەوە نەک بە پێشەوانەوە و مەزۆی دەستبرینی دزەکەمە باشکار دیارەکەمە لەبەرەوەی زروفێک ئاوا هەیە دەبێ ئەم دەستبرینە وەکو وایە نەسخ بکرێتەوە یعنی چی کەواتە هەر لێرەشە ئاعتیماد خراوەتە سەرچی ئەوەی کە لە ناو کۆمەلگاکە نەریت و عادەت و ئەو زروفەی کە لە ناو کۆمەلگاکە هەیە جا ئەمە هەر لە ئێستاوە دەبێت جیاکەینەوە چونکە مەش بۆ لەبەرەوەی مەفهومی دادپەروەری ڕەبتە بە لە شوێنەکەەوە بە ماف بەمانەیە کە بەکاردێنێ بەمانە قانونیەکەی لە شوێنێکی تریشەوە دادپەروەری ڕەبتە بەو حەقەی کە من باسم کرد کە حەقێکە پێش دەکەوێت بەسەر ئەوەی پێش دەکەوێت بەسەر مەوزوعی مافە
يعني ئەوەی کە حەق بوو ئیتر کێشەی مافی نامێنێت تاوەکو ئیتر تۆ قانونی بۆ دانەی بە زۆر وای لێ بکەی کە ئەم مافە هی یەکێکە بیداتەوە یا دەست کاری دەست نەبا بۆ مافی یەکێکی تر لەبەرەوە ئەم چەمکێ حەقا شتێکە ڕەبتە بەو مەفهومی عەدالەتەوە کە من دواتر بۆتان ڕۆشن دەکەمەوە ئەوەی کە هەیە منیش لەبارەیەوە دەڵێمەوە تەسەورە فەلسەفیە کە لەبارەی عەدالەتەوە هەیە طبعا موضوعی حقیش مافیش هەر لە فەلسەفە يعني تحول دەکا بەم مەفهومە يعني دەبێت یەکەم جار پێشتر ئەم مۆزوعی حەق بوونە نەک حەق بوونە حەق وەکو حەقی بوون يعني دەبێت بوونت حەق بێ نەک ئەوە حەق بێ کە لەلاتە حەقا يعني هی تۆیە یا هی تۆنی ئەوەی کە دەکەوێتە ناو مڵکەوە يعني حەق وەکو مڵک شتێکە وەکو ئەوەی کە کەسێک حەقە شتێکی ترە دەکرێت کەسێک حەق بێ بەبێ ئەوەی حەش ڕەبتێکی بە مڵکەوە هەبێت کاتێک کە ئێمە کەسێک دەبینین لە قەزیەکە قسە دەکا پێی دەڵێنەوە حەقە ئەمە علاقە بە مڵکەوە نییە ئەوەی کە گرنگە لە لای مۆزوعی حەقەکەیە مۆزوعی دەستکەوتەکانی ئەم مڵکە بگەڕێتەوە بۆ فلانە شوێن یان نەگەڕێتەوە ئەمەیان دەرکەوتنی حەقە لە ناو شتەکانە یعنی ئەلێرا ئەو شتانە دەبنە زەمینەیەک بۆ ئەوەی حەق خۆی ئاشکراکە بۆ ئەوەی حەق بێت ئەلەوێ نیشتەجێ بێت و ئەمە جیاوازە لە مۆزوعی مڵک يعني ملک یەکێکە لەو بوارانەی کە حەق تایە خۆی ئاشکرا دەکا و دەینوێنێ ئەوەی کە ئیتر چاوی لە حەقە چاوی لە حەقەکەیە نەک چاوی لە مافەکەیە ئەوەی کە ئیشی بۆ دەکا ئەوە نییە مافەکەی بۆ بگەڕێتەوە ئەوەیە کە ئەوەی حەقا ئاشکرا بێت ئیتر زۆر قەزیەشەیە کە حەق یعنی چی یعنی ئاشکرابوونی حەقانی چی حەق دەپۆشرێ ئەوەی حەقا ئەوەیە کە ئەم پەردەیە لەسەری هەڵدەماردێ و ئەوەی ڕاستیە تایە ئاشکرا دەبێت جا لێرە حەق بە معنای ڕاستی باوا بڵین حەق بە معنای ڕاستی شتێکە حەق بە معنای ماف شتێکی ترە و ئەوەی کە بە معنای ڕاستیە ئەمە پێش دەکەوێت بەسەر ئەوەی کە بە معنای مافە یعنی ئەگەر کەسێک حەق نەبێ ئیتر ئەو کاتە دەبێت لە ڕێگەی هێزەوە تۆ وای لێ بکەی حەق بێ دەیکە لە ڕێگەی هێزەوە وا لێ کرد حەق بێ یانی چی یعنی ئەو کەسە حەق نییە تۆ وای لێ دەکەی یعنی وەکو حەق نیشانی دەدەیت لە کاتێکات حەق نییە چونکە لە ڕێگەی هێزەوە تۆ وا لێ کردووە ئەو وابێت نەک ئەوە خۆی ئاوایە ئەم بەنسبەت ئەو هینەی ئەو مەفهومە لە ناو قانونە و لەگەڵەوەی کە لە ناو فەلسەفە جیاوازیەکەی چییە وابزانم طبعا ئەوانی تر پرسیارەکانەوەی کە لە ڕوانگەیەکی کۆمەڵایەتیەوەیە طبعا نەس دەکەم پرسیارەکانی تر هەمویان تقریبا ینی سەرچاوە جگە لە ئەفۆن جوابەکان بە نەک پرسیارەکان جوابەکانی تر هەمویان وابزانم سەرچاوە لەو وەزاوە دەگرێت کە ئێستا ئێمەتیایە هەین جگە لەو جوابەی کە ئەوە جوابە قانونیەکەی کە بۆ ئەوەی عەدالەت چییە ئێستا ئەوەی کە هەیە من بەڕاستی ینی لەوانەیە زۆر جاگرەیم لێ دەکرێت دەڵێن باشە ئەم کەسە بۆ قسە ناکات لەبارەی ئەو وەزاوانەوە ئەو وەزانەی کە دەگوزارێن بۆچی وەکو ڕۆشنبیرەکانی تر نایەویش قسە بکات و باسی ناعەدالەتی بکات و باسی ئەم شتانە بکات و ئەم گلەیە لەسەر من هەیە کە عەلە ئەساس من دوورە پەرێزم لەو شتانە و طبعا دەلای عادەتەن ڕۆشنبیرەکانی شژوم زۆر کاوەتە سەر کەسێک کە دوورە پەرێز بێ لەو شتانە و خۆی تێکەڵ بەو ڕووداوانە نەکا کە ڕوو دەگەن و عادەتەن وێنەیەکی ئاواشان بۆ دروست کردووە ئەم کەسە جورئەتی نییە قسە بکە ئەم کەسە قدرەتی قسەکردنی نییە بەڵام دەیەوە خۆی وانیشاندا کەسێکە خۆی تێکەڵ بەو شتانە ناکە و کەسێکە زۆر ئەو شتانە شتانێکی معریفی نین تاوەکو خۆی تێکەڵ بکە بەم بیانوە خۆی دەجێتەوە لەو مەسئولیەتەی کە ڕۆشنبیر هەیەی ئەگەر ڕۆشنبیر ئیشی ئەمە بێ بەڕاستی من ڕۆشنبیر نیم نانی من ڕۆشنبیر نیم بەو مانایی کە بێم دیفاع لە تەرەفێک بکەم کە بە حەقی دەزانم لە بەرامبەر تەرەفێکەوە هەڵدەم ئەم تەرەفەکەی خۆم سەرخەم بەسەر تەرەفەکەی بکە
و من ئەو شتانەم تا حەدێکی زۆر لە کۆڵی خۆم کردوێتەوە بەوەی کە هەمووەوەی کە ڕەبتی دەکردم بە وەزانەوە هەموم جێهێشت و بۆ خۆم هاتم لێرە دانیشتوم و بە تەماش نەبوو من لێرە ینی ئاوانە هاتم کە ڕۆژێک لە ڕۆژان من بێم لێرە سیمینارێ بکەم یا تەنان لە خورماڵی ژەو کۆرسانەوە بکەم من هاتم بۆ خۆم لە دانیشتم و ئێتر دوو لە هەموو شتێک چونکەوە بۆ من ڕێگایەکی باشتر بوو بێنی ئەوەی کە لە کۆمەلگای ئێمە دەگوزارێ ئەومان دەزانین وەزاکە وەسێکی نالەبارە و من بۆ معنایە نییە کە قسەی لەسەر ناکەم دەڵێم وەزاکە باشە بۆیە قسەی لەسەر ناکەم نا ئێمە لە وەزاکی زۆر زۆر خراپا دەژین وایە کێشەکەش لێرە شتێکی تریشەیە زۆر جار قسەکان لێەوە دەکرێن کەوا تەسەوەر دەکرێت لە ئەوروپا عدالەت هەیە بە حکومەوەی سیستەمەکەی سیستەمێکی عادلە بەڵام لێرە عدالەت نییە تەمانەوە ئەوەش دەگرێتەوە کە و برایە باسی کرد کە کەسی شیاو لە شوێنی شیاو بۆ معنایە وا تەسەوەر دەکرێت لە ئەوروپاش لەوانەیە کەسی شیاو لە شوێنی شیاو بێ بۆیە عدالەت بە معنای ماف خەڵک لەوێ مافەکانی پارێزراوە تا لەوەی لە ڕۆژهەڵاتاگێت وامە وا تەسەور دەکرێت کە لەوێ فعلەن مۆزوعەکە خەڵک مافی پارێزراوە قانون هەیە فلان هەیە بەڵام ئەگەر بە چاوێک ئاوا هەر بە ڕاگوزەر سێری وەزی ئەوروپیەکان بکەین ئێمەش لە ڕووی بە تایبەتی مڵکەوە دەزانین لە هەر وڵاتێک کۆمەڵە دەوڵەمەند هەن کە پارەیەکی خەیاڵیان هەیە و قانونیش بە قانون هەر بەو قانونی کە باسی دەکەن ئەو قانونە ڕەوایەتی پێداون کە ئەو پارە زۆریان هەبێ کە هەیەە معقول نییە ئێستا لە جیهانە کەسانێکی سەرمایەدار هەن مڵکەکەیان بەقەدەر مڵکی دەوڵەتێکە لە دەوڵەتەکان ئەمە شتێکی ئەی ئەمە نەعەدالەتی نییە چییە لە مۆزوعی مڵکە ئەگەر هەر وەکو عەدالەتی قانونی و وێنیش باسیکەین وە گروپێک گەیە ئەوەی لە ئەوروپا جیاوازە لێرە ئەوەیە ئەو پێداویستیانەی حاجیات بەس حاجیات کە ئینسانێک پێویستیەتی دەوڵەتەکە بۆی دابین کردووە لە ڕێگەی سۆشیالەوە ئەوە مۆزوعەکەیە یعنی هەر تاکێک لەو تاکانە ژیانی شوێنی هەیە خواردنێکی لێخوا بەڵام لەوە زیاتر نییە ینی ئەم تاکە ناتوانێت گە ئیژنەکان ناتوانێت سەفەرێکی خۆش بکە ناتوانێت ئەوەی کە حەزی لێتی بیکە بەڵام هەر ئەوەندەیە بەمە دەژی ینی ژیانێکی قەناعەت هێنە مقنعانە توار ئەوەندەت پێویستە جێگەیەکە دەبێ نانێکە بێت بی خۆیت نەخۆشکەوتی زمانی سەحی هەیە ئەوە خەستەخانە هەیە و حکومەت دەرمانی نەخۆشیەکە دەکات ینی ئەمانە ئەمە حکومەت گرتوویەتی ئەستوی بۆ ئەوەی کە وای کردووە کە ئێمە ئەوروپا ئاوا ببینیم ڕەتی بەم سۆشیالەوە هەیە تاوان هەر ئەوروپیەکان خۆیان هەن هەستەکە نابێت سۆشیال وەرگێت چونکە هەستەکە وەکو سوالکردن وایە وە خەڵکێکی زۆر هەیە سۆشیال وەرناگرێ و لەسەر جادە سوال دەکات سوالەکەی پێینترە محتەرەمانەترە لەوەی کە لە مۆسیقایەکی گرتووەتە بەدەستەوە لە شوێنێک مۆسیقا لێ دەدا و سۆشیال وەرناگرێت ئەمە ڕەتی بەمەوە هەیە بەس ئەمە چۆن هاتووەتە ئاراوە تەبەن ئەمە لە ڕێگەی پەروەردەوە حتممە هاتووەتە ئاراوە یعنی ئەمەش نەریتە ئەوە ئاوانییە کە بڵێ تاکی ئەوروپی تاکێکی دادپەروەرە وانە تاکێکی ئەگەر مڵکێکی دەستکەوت هی زانی خۆی نییە دەگەڕێ بە شوێن خاوەنەکەی تا بۆی بگەڕێنێتەوە شتی وانە و کۆمەڵە حاڵەت دێ لە هەموو شوێنەکە هەیە تەنانەت لە ئەوروپا کەسێکە شتێک بدۆزێتەوە پارەیە گەز دەکاوە خوا بۆی ناردوو شانسێتی ئەو شانسی خۆیەتی لەبەرەوە گەڕان بە شوێن خاوەنەکەی ئەمە شتێک نییە لەلایەوە لەبەرەوە مەوزوعی ئەو وێنەی کە بۆ ئێمە تەسەوری دەکەین و بە تایبەتی ڕۆشنبیرەکان وا وێنای ئەوروپا دەکەنەوە کە عەدالەت لەوێ هەیە و لێرە نییە ئەمە ڕەبتە بە کۆمەڵە مەوزوعەوە یەکێک لەوانە مۆزۆی پەروەردەیە و کۆنتڕۆلکردنی دەوڵەتە بۆ شتانێک ینی بۆ تاک لە ڕێگەی پەروەردەوە نەک لە ڕێگەی هێزەوە پەروەردەی کۆمەلگای ئەوروپی پەروەردەیەکی منەظەمە و لە ڕەوزەوە ئەم پەروەردەیە دەکرێت و تاک دەسێنرێتەوە لە هێزەکانی تر هێزە کۆمەڵایەتەکانی تر نەریتەکانی تر و تاک حکومەت لە ڕێگەی ئەوەی کە مەسوفی تاک دەکات دەبێتە خاوەنی ئەو تاکە کەسە و هەتا
پێویستیشی بێ ینی بە معنایەکی تر باوکی ئەو تاکانە کێیە لەنە عایلان نیە باوکەکە باوکەکە عیبارەتە لە دەوڵەت وەلەو حکومەتە کە ژیانی ئەو تاکە دەبا بڕێەوە ئەگەر بێت و شتێکی ئاواش لێرە ڕووبدا زۆر ئۆتۆماتیکی ئەو شتێک کە لەوێ هەیە لێرەش دەبێت بەس ئەمە لە ڕێگەی پەروەردەوە کراوە و کاتێ ئەم پەروەردەیە نەبێ لە زەینی ئەم تاکانە ئەمە دانەنرابێت ئیتر بە قانون و شت چارەسەر ناکرێت تۆ یەکەم جار دەبێت پەروەردە دەبێت نظامەکە بخەیتە ناو مێشکی منداڵەکانەوە تا گەورە دەبن وەک نەریتێ وەری دەگرن و تاکە نەریتێکی شەکاوان وەری دەگرن هیچ نەریتێک لە خێڵەکەیان و عشیرەتەکەیان و فلانەوە نایەتە ناوم تاکە ئەم نەریتە مەکتەبلیە مۆدێرنە دەچێتە ناو ئەم منداڵانە وەکو سیستەمێکدا دەمەزرێ دواتر قانونەکەش بە پێچی دانراوە قانونەکەش بە پێ ئەو سیستەمە دانراوە کە خراوەتە مێشکی لەبەرەوە لەوێ قانون جێبەجێ دەبێت لێرە جێبەجێ نابێت بۆچی لێرە جێبەجێ نابێت چونکە هەر تاکێک لەم تاکانی ئێمە لە ڕێگەی مەکتەبەوە بەڕاستی پەروەردە نابێت یعنی مەکتەب ڕەوزە فلان کلتورێکی تایبەت بەخۆی نییە کە لە ناو تاکە دایمەزرێنێ وەجگە لەوەش حکومەتەکەت ئەوە نییە کە مەسروفی ئەم تاکانە ئەم منداڵانە بکێشێت تا دواتر ئەو حەقە وەرگرێت کە خاوەنیان بێت لەبەرەوە ئەم تاکە وەکو کێ خاوەنداریەتی دەکات عایلەکەی عشیرەتەکەی خێڵەکەی و کاتێک ئەمانش خاوەنداریان کرد حەقی ئەوەیان دەبێت لە ڕووی عرفیەوە کە دیفاعی لێکەن لەبەرەوە قەزیەکان لێرە بە قانونی حەل ناکرێن بەچی حەل دەکرێن بە سڵحی عەشایری حەل دەکرێن بۆچی چونکە ئەم تاکە موڵکی حکومەت و دەوڵەت نییە ئەم تاکە موڵکی عشیرەتەکەیەتی بۆچی چونکە عشیرەتەکەی بەخێوی کردو عشیرەتەکەی پاراستویەتی عشیرەتەکەی خێزانەکەی پاراستویەتی جگە لەوەش بۆ کولتورە زیاتر پەروەردە بۆ ئەوەنە ئینتیمای بۆ کولتوری خێڵەکەی هەیە و بۆ بنەماڵەکەی هەیە ئەوەنە ئینتیمای بۆ کولتورە ڕسمیە نییە بۆچی چونکە پرۆسەی پەروەردە ئەسڵ جارێ لەلایەکەوە هەر فاشلە ناتوانێت هەمیشە جێبەجێ بکە لەلایەکی ترەوە حکومەت نەیتوانێەوە خاوەنداریەتی لە تاکەکانی خۆی بکە کە ئەمە ڕوونەدا و کاتە چی ئەو جیاوازیە دروست دەبێت کە لە نێوان ئێمە و ئەوروپیەکانە هەیە کە ئەمە زۆر جەختی لەسەر کرایەوە لە جوابەتانە ینی بەمانایەکی تر ئەگەر ئێمە بمانەوێ بەو معنایە ڕازی بین بەو عەدالەتە ئەوەی کە نامراوە عەدالەت لە وڵاتێکی ئەوروپی فەرەزەن بۆ نمونە وەک سویدا هەیە ڕازی بین دەبێت شتانێکی شەیە بەل لەوە ئەم داوای سیستەمێکی ئاوا بکەین دەبێت شتانەگەیە پێ ڕازی بین ئەویشەوەیە دەبێت خاوەنداریەتی لە نێوان ئێمە و منداڵەکانمانە ئێمە حکومەت بکەینە وەکیل لەسەر خاوەنداریەتەکە نەقڵکەین بۆ حکومەت نەگەر ئەوە تەنانەت لە مڵکەکانمانە دەبێت خاوەنداریەتەکە نەقڵکەین بۆ حکومەت و دەبێت قبولکەن حکومەت بە هەموو شێوەیەک چاودێری مڵک و ماڵ و هەموو شتێکمان بکات و دەبێت حکومەتەکەش ئەوە بە قودرەتی ئەم هەموو ئەرک و مەسئولیەتەی هەبێ و خەڵکێکە بێ دام و دەستگایەکە بێ و خەڵکێکە بێ کە ئینتیمای بە حکومەت دەبێ حکومەتەکە بپارێزێەوە ئەم کارانە بکات ئایا ئێمە ڕازین ئەمە پرسیارەکەی ئێمە ڕازین فەرەزەن منداڵەکانمان ینی لە پەروەردەکەی خۆمان بیانگرینەوە و پەیوەندی ئێمە بە منداڵەکانەوە گۆڕانەکەیە بەسەر یادی ئەو کاتە کاتێک کە حکومەت منداڵەکە بەخێو دەکات دواتر منداڵەکە گەورە بوو باوکەکە ناتوانێت پێ بڵێ وا بکە وامەکە بۆچی چونکە باوکەکە ئەگەر هەر شتە زەختێکی لێکا یەکسەر دەچێت بۆ کوێ وەلای باوکە ڕاستەقینەکەی کە حکومەتە لە ڕاستیە چونکە ئەو بەخێوی کردووە ئەو پێگەیاندووە ینی بە معنایەکی تر بە شێوازێک دەوڵەتی مۆدێرن دامەزراوە بەبێ ئەوەی عایلەکان بنەماڵەکان بە خۆیان بزانن منداڵەکانیان کڕاوە هەر لە سەرەتاوە حکومەت منداڵەکانی بۆ خۆی کڕیوە و لەوێشەوە حەقی وەرگرتووە کە حاکم بێ بەسەر ئەو تاکانەوە ئەمە لە ڕاستیان لێرە ئەوەی کە وای کردووە ئێمە وەکو سوید و فلان و فیسار و ئەوانە نەبی ئەمەیە ئێمە چەند ڕازین بەمە دەبێت ڕازی بین بەمە دەستبەرداری ئەمە ببین و لەلایەکی تشۆ دەبێت حکومەت بێدە و پرۆسەی دامەزانی دەوڵەت بەو شکلەیە و پرۆسەی دامەزانی دەوڵەتی نەتەوە لە ڕێگەی ئەم پەروەردەوە دەکرێت ئێوەش خۆتان دەزانن لێرە ئەوەی لەم 20 ساڵە دەکرێت وەکو من خۆم کام و ئەو ژیانم بینیوە لە پەروەردە لە ڕاستیان نە من و نە هیچ شتاکێکی تر لە ڕێگەی مەکتەبەوە پەروەردە نەکراوین
و هیچی پێ نەداین مەکتەبەر کۆمەڵەشتی پێ لەبەر کردوون ومن لە ئیبتیداییەوە خوێندومە حتا دکتۆرا کە ئاخر باڵاترین خوێندنە کە تۆ ئاخر مەرحەلە خوێندنە من بە درێژایی ئەمانە شتێک فێر نەبووم تەربیەت نەکراوم و شتێک نییە بە ناوی پەروەردەکردن تاوەکو پەروەردەکردنێ کە ئامانجەکەی ئەمە بێکە باسی دەکەم ینی بەرەو ئەوەت بەرێکەل لە دەستی پەروەردەی ئایلەی و پەروەردەی میلی و خێڵێکی بچێنێتەوە بداتە دەست حکومت ئەمە لە ڕاستیا لە ئارانیە سەبەبەکەشی ئەوەیە ئێمە کاتێ دەڵێن ئەم هەموو نەعەدالەتی هەیە سەیری کوێ دەکەین سەیری وڵاتێکی وەکو سوید دەکەین بۆ نمونە کە ژیانی تاکەکانی زامن کراوە بەم مانایە زامن کراوە یانێکی ینی هەر تاکێک هیچ تاکێک نییە کە لەسەر جادە کەوتو بێ شوێنێکی نەبێت هەموو تاکێک دەبێ شوێنی هەبێ خواردنی زامن کراوە شوێنی زامن کراوە تامینی سەحی هەیە نەخۆشکەوت حکومەت دەچێ بەدەمیەوە ئەمان هەیە کە پێداویستی ئاساسیەکانن بەڵام تەبان زۆرینەی خەڵکەکە لەم ئاستەی لە ژیانایە ینی ئەو پێداویستی خانوەکەی خۆی نییە خانوەکەی حکومەتە حکومەت کرێکەی بۆ دەدا پارەکەی بۆ دەدا یعنی حکومەت باوکێکە ئەو دەژیێنێ هەتا و کاتێک کە خۆی دەتوانێت ئیش بکە و ئەوەی ئێمە نیمانە ئەمەیە بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە عەدالەتی کۆمەڵایەتی لە وڵاتانە بەردەستە بوو بۆچی چونکە پارەی زۆرینەی پارەی ئەو حکومەتە ئەو دەوڵەتە لە دەستی کۆمەڵە دەوڵەمەند کۆبووەتەوە خاوەن کۆمپانیاکان هونەرمەندەکان سینەماکارەکان گۆرانی بێژەکان چوزانم فلان ئەمانەی کە هەن یاریزانەکان فعلەن ئەنا ئەوم پارەیە دەچێتە ئەوێ جارێکی ترم پارەیە ناگەڕێتەوە ناو خەڵک ئەم پارێکیە پارەی خەڵکە ئەم خۆ ینی بەو ماندووبوونەی کە ئەم کەسانە دەیکێشن ئەم مانووبوونە مستەحەقی ئەوە مدەوڵەمەندیە نییە لە کاتێکە کەسێکی تر ڕۆژانە 12 ساعت لەناو مامەلێکا ئیش دەکا تەنها دەتوانێت نانەکەی پەیداکا و تەنها کۆمەڵەشت دەتوانێت دابینکە لەبەر ئەوە ئەگەر ئێمە ئاوا لەوێەوە سەیری شتەکان بکەین ئەوە بەڕاستی هەست دەکەم حاڵەتێکی عاتیفیمان هەیە ئێمە ینی بە وەردی سەیری ئەم شانە ناکەین و تەنها لە شوێنەکەەوە ئێمە ئێستا کێ ڕازی دەبێت لە 35 مەتر زەویا شوێنە نیشتە جێبوونەکەی بکالێت زۆربەی خەڵکی ئەوروپی لە ناو شوقەکان نایە لە مەساحایەکی زۆر کەمایە هەمووتان خۆ دەزانن هەمووتان خزم و کەسوکاتان لە ئەوروپا هەبووە و هاتووەتەوە شتەکانی بیستوتان ئاگەڕینیش دەبێت ینی خۆتان نەڕۆشتن کێ ڕازی دەبێ بەمایان ئێستا و خانوویەکی هەیە ئەوەندەیە بەڵام ڕازی نییە ینی جۆرێک لە قەنەعەتەیە بوونی نیە لەلای ئەم کەسانە ینی ئەوەی کە ئێمە داوای دەکەی ئەوە نییە کە ئێمە ژیانمان هێن بێت ینی زامن بێت بۆ مانایە شوێنمان هەبێ خواردنمان هەبێ تامینی سەحی ئەمە نییە ئێمە مڵکمان دەبێت ئێمە سیارێکمان هەیە دەمانەوێت بیکەین بە دوو خانوویەکمان هەیە دەمانەوێت بیکەین بە سێ عەرزێکمان هەیە دەمانەوێت بیکەین بە چوار ینی جۆرێکی تر لە داوامان هەیە ئەمانە لە خەیاڵی هەر یەکە لە کەسەکانە بوونی هەیە ئەمە کێشەکەی دروست کردووە ینی بەشێکی ڕەبتی بە بیرکردنەوە تەسەوراتی ئێمەوە هەیە لەبارەی ژیانەوە بەشێکیشی ڕەبتی بە حکومەت و دەسەڵاتەوە هەیە کە نەیتوانیوە فعلەن ئەم پرۆسەیە ینی بەو ئاراسا بەرێک کە ئاوا بکەوێتەوە کە هەیە جگە لەوەش لەوانەیە تەبیعەتی خەڵکی ئێمە ڕێگە نەدا ینی ئەو لەناو ئەو سیستەما بوونی بەرجەستە نەبێت کە ئەوروپیەکان بۆ خۆیان دایانێناوە و کەسی شەڵ نادا سیستەمێکی تر بێنێتە ئاراوە بۆ ڕێخستنی ئەم پەیوەندیانە کاتێک باسی عەدالەت دەکەین جارێ بەر لەوەی بین دەبارەی کۆمەلگاکانەوە بدوێین چ کۆمەلگایەک عەدالەتی تایە و چ کۆمەلگایەک تایانە دەبێت یەکەم جار بزانین عەدالەت چییە جارێ ئەسڵەن جارێک دەبێ بزانین عەدالەت ئایا ئیمکانی ئەوەی هەیە لەناو کۆمەلگا بێتە ئاراو یا عەدالەتە فکرەیەکی خەیاڵیە و تەنها لە عەقڵی فەیلسوفەکان هەیە و هیچ ئیمکانێک بۆ وەدیهاتنی لەناو واقعێکی کۆمەڵایەتیە بوونی نییە
بۆیە دەڵێن بەر لەوەی کە باسی لەوە بکەین کە شتێک دادوەرانەیە یا نادادوەرانەیە دەبێت بزانین دادوەری خۆی چییە جارێ لە ئەساسەوە دادوەری چییە طبعا مۆزۆی دادوەری لەگەڵ زۆر شتی ترا تێکەڵ کراوە وەکو مۆزۆی حەق چۆن لەگەڵ مافا تێکەڵ کراوە دادوەریش لەگەڵ یەکسانیا تێکەڵ کراوە یعنی لای هەر کەسێک کە بیر دەکاتەوە وەکو ماف بیر دەکاتەوە حتما دادوەری لای ئەو کەسە عیبارەتە لەوەی ئەوەی هەیە بە یەکسانی بەسەر تاکەکانە دابەش بکرێت ئیتر یەکسەر لێرەوە تۆ کە هاتیتە ناو مڵک بیستت بیر لە عەدالەت بکەیتەوە یەکسەر لە عەدالەت دەردەچی دەچیتە ناو چیەوە دەچیتە ناو مۆزۆی یەکسانیەوە بۆ لێرەوەیە مۆزوعی لەوانەیە مارکسیزم لە هەموو وێنەکانی تر تەیارەکانی تر تەیاراتە سیاسی و تەنانەت فکرەکانی تریش فعلا زیاتر پێی بەمە بردبێ کاتێک کە مۆزوعی عەدالەت ئێمە دەیەنینە ناو مڵکەوە یەکسەر تەحەول دەکا بۆچی بۆ یەکسانی بەڵام ئێمە دەزانین یەکسانی عەدالەت نییە عەدالەت شتێکە و یەکسانی شتێکی ترە طبعا فکرێ یەکسانی کە لە مڵکا بوو پێشتر بەرەبەرە تەحەول دەکا بۆچی بۆ شتانێکی تر لەبەرەوەی لە مۆزوعی مڵکا ئەمە دەبێتە شتێکی خەیاڵی و جێبەجێ ناکرێت و ئەوروپیەکان ئەم مەوزوعە یەکسانیە دەیەڵنەوە بەڵام دەیبەنە مەجالێکی ترەوە لە جاتی یەکسانی مڵک دەبێتە یەکسانی هەل بۆ ژیان بۆ نمونە یەکسانی لە خوێندن نابێت خوێندنی پیشەیی بەدەزێنانی پیشەکانە هەموو تاکێکی کۆمەلگا بۆی هەیە ئەو پیشەیەی کە خۆی دەیەوێت فێری ببێ حەقی ئەوەی هەیە یعنی قوارتکردنی پیشەکان لە سەردەمی مۆدێرنە نامێنێت ئەو کاتە لێرە یەکسانیەکە یەکسانی ئەوەیە کە هەمومان دەتوانین بخوێنین هەمومان دەتوانین فلان 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 ئەمەیان تەبەن فکرەیەکە لەگەڵ واقعی کۆمەلگاکانە زیاتر دەگونجا لەبەرەوەم فکرێت لە جیاتی فکرەی ئیشتراکیەت جێگیر بوو لێرەوە شتێکی نوێ پێیا دەبێت بە ناوی تێکەڵکردنی مۆزوعی سۆشیالیزمە بە لیبرالیزم بە دموکراتیەت بە هەر شتێکی تر لەمانەکە لەوانەیە لە باشترین حاڵەتیا دۆلی ئەسکەندەنافی هاتوونەتە ئاراوە کە ئێستان ئەمانە هەمووی مۆزوعی مڵکە یعنی مۆزوعەکە کە دەڵێن این مڵکە یەکسەر ئێمە دەبێت باسی یەکسانی بکەین نابێت باسی چی بکەین باسی عەدالەت بکەین وەکە مۆزوعەکە مڵک بوو نابێت باسی حەق بکەین دەبێت باسی چی بکەین دەبێت باسی ماف بکەین ئەی باشە ئێمە ئەگەر لە یەکسانی و مافەوە بەرەو حەق و عەدالەت بڕۆین چی ڕوو دەدا ئایا دەگەینە فکرەیەک ئیمکانی ئەوەی هەبێ فکرەیەکی بێکە مرۆڤەکان بتوانن ئەم فکرەیە وەدی بێن یا ئەمە وەکو وتمان شتێکی خەیاڵی وەوەی بیر لە کۆمەلگایەکی ئاوا بکەینەوە کە عەدالەت تایە هەیە دەبێت بیر لە جۆرێک لە مرۆڤ بکەینەوە کە ئەم مرۆڤە زۆر جیاوازە لە مرۆڤەی کە لە حدودی مڵکا بیر دەگاتەوە و ئەلێرایی تر لە جاتی ئەوەی تۆ خەریکی دانیشتەکان تەواو پێچەوانە دەبنەوە لە جاتی ئەوەی خەمی ئەوە بێ مڵکی تۆ کەوتوێتە لای کەسێک خەمی ئەوەتە مڵکی کەسێک کەوتبێتە لای تۆ لە جاتی ئەوەی خەمی ئەوەت بێ کە یەکێک ناحەقی بەرامبەر بکا و خەمی ئەوەتە کە تۆ ناحەقی بەرامبەرەکەت بکەی طبعا لێرەوە ڕێک دەچینەوە ناو ئەو محاوەرەی ئەفلاتون کە سقراط لەوێ باس لە مەوزوعی زوڵم و عەدالەت دەکا ستەمکاری و عەدالەت و پرسیارەکەی طبعا عەدالەت لەوێ وا تعریف دەکرێت کە سەرخستنی دۆست و هاوڕەکانی خۆتە بۆ نمونەمە یەکێکە بەسەر ئەو دۆست و هاوڕەکانی خۆتە بەسەرەوانی ترا لە ڕێگەی هێزەوە
ئەلەر طبعاً هەموو پێناسەکانی عەدالەت کە سوکرات ئەم پێناسانە هەڵدەوەشێنێتەوە هەمووی ئاعتیمادی لەسەر هێزە. طبعاً لەوێ ئەو فکرەیە تەرح دەبێ کە ڕەبتی عەدالەت و خۆشبەختی، ئەو فکرەیە مەطرح دەبێ کە کێ خۆشبەختە. طبعاً ئەوەی کە قسە لەگەڵ سوکراتا دەکا پێی وایە ئەوە خۆشبەختە کەستەمکارە، دەگاتە نەتیجەیە. بۆچی؟ چونکە ستەمکار هەر شتێک بیەوێ دەتوانێت پێ بگات و بیکات. طبعاً ئەمە هەمووی ئەتمان دەخاتە سەر مەوزوعی مڵک، یعنی ستەمکار ئەوەیە هەر شتێکی بوێ هی ئەو بێ هی ئەوە. طبعاً دواتر مناقەشەکە دەچێتە ئەو شوێنە سوکرات پرسیار دەکا تۆ زوڵمێکت کردبێ، زوڵمەکە هەڵگری باشترە یا بچی سزاکەی وەرگری؟ کامیان باشترە؟ تەحملکردنی زوڵمێک کە کردوتە هەڵگرتنی ئەم گوناحە باشترە یاوەکو بچی سزا وەرگری بۆ ئەوەی ئەو گوناحە لە ناوتە بێتە دەرەوە پاک بیتەوە؟ ئایا ئەوانەی ستەم دەکەن خۆشبەختن یا ئەوانەی دادوەرن خۆشبەختن؟ تاوان سوکرات پێی وایە ئەوانەی ستەمکارن دایمە لە ترسێکی زۆرا دەژین. بۆچی؟ چونکە ئەو دایمە ترسی ئەوەیان هەیە ئەو هێزەی هەیەیانە لە دەستی دەن، چونکە ئەو هێزەیان لە دەستدا و کاتە خەڵک تۆڵیان لێ دەکاتەوە، یعنی بەردەوام لە بەردەم چیان؟ ترسان. لەبەرەوە سوکرات پێی وایە ئینسانی ستەمکار لەگەڵ ئەوەشا خاوەنی بکوژ و ببڕخۆیەتی، بەڵام لە ناوەوە دایمە لە وەزعێکی ناخۆشایە، لە وەزعێکی ناڕەحەتایە. حەسەب ئەمەی کە سوکرات دەڵێ ئێمە دەتوانین ئەلێرەوەی تر بچینە ناو مەوزوعەکەوە. یەکەم جار دەبێ ئەو کەسەی کە بیر لە عەدالەت دەکاتەوە بیر لەوە بکاتەوە. ئەو دەیەوێ بەهەشتی ناوەی دەوێ یا باشتی دەرەوە، ئەوەی دەوێت کە بە شاد ببیندێ یا لە خۆی شاد بێ، ئەوە دێتە ئاراوەکە بیر لەوە دەکرێتەوە ئینسان خۆی حەق بێ یا ئەوەی دەوێت خۆی حەق بێ یا ئەوەی دەوێت بە حەق ببیندێت. طبعاً بە حەق ببیندێ شتێکە و حەق بێ شتێکی ترە. و ئەرکی حەق بوون و دادوەربوون لە خۆتا ئەمە زۆر زۆر قورسە، یعنی ئەرکێکی ئاسان نییە. و ئەوەی کە ئێمە ملاحەزەی دەکەین لە ژیانی ڕۆژانەمانە دایمە ئینسانەکان هەوڵ دەدەن خۆیان بەوە بزانن کە کەسە عادلەکەن، کەسە ڕاستەکەن، کاتێ دەکەونە ناو کێشەیەکەوە خۆی بەڕاست دەزانێت، بەرامبەرەکەی غەڵەتەکە دەخاتە ئەستۆی ئەو، گوناحەکە دەخاتە ئەستۆی ئەو. و ئەمە تەمان جۆرەکە لە ئالیەتی بەرگریکردن لە خۆی لە ناو کۆمەلگاکە. بۆچی؟ چونکە ئەگەر نەیخاتە ئەستۆی خۆی شتانێکی تر ئەخرێتە ئەستۆی ئەو کە ئەو نەیکردووە و لەوە سزا دەدێت. ئەلێرا ئێمە کە بیر لە مەوزوعی عەدالەت دەکەینەوە، طبعاً لەوێشە و کەسێک کە لەگەڵ سوکراتە قسە دەکا هەر لە خۆی قسە ناکات، دەڵێ ئەو کەسەی حەقە. لێرە شەرخۆمانم شتە هەیە، دەڵێن ئەو کەسە ئەوەی حەق بێت هیچی بەهیچ نابێت لەم کۆمەلگایە. و ئەمەش بە تەجریبی وایە. کاتێک قوتابیەک لە قوتابخانە بەڕاستی قوتابیە، کە دەڵێن حەق یعنی بە حەق قوتابیە، ئەو قوتابیە ڕێگەی نابێتەوە لەکوێ؟ لەناو پۆلا ڕێگەی نابێتەوە. مامۆسایەک کە بە حەق مامۆسایە لەو شوێنە ڕێگەی نابێتەوە، لە هەر شوێنێک لە شوێنەکانە. ئەوانەی کە دەچنە سەرەوە ڕێگەیان دەبێتەوە کێن؟ ئەوانن کە لە خۆیانە حەق نین، لە خۆیانە ڕاز نین، بەڵام چییە؟ ڕاز نیشان دەدەن بۆ دەرەوە. ئەی باشە گەر ئینسان ڕاز بوو چیە بوو دەدا؟ ئەلێرە هایتر کێشەی ئەوە دروست دەبێت کێ عادلە و کێ عادل نییە. یعنی لەوێ عەدالەت لە ئارا نییە تۆ بڵێ کەسێک عادلە، من فەرزەن لە محکەمە حاکمم، جێشی ئەو وڵاتە لە پشتمە،
پۆلیسی وڵاتە لە پشتمە دوو کەسیان هێناوەتە ئێرە یەکێکیان مڵکی ئەوی تری بردووە لە ڕێگەی ئەو هێزەوە کە دەوڵەت پێداوم دێم چی دەکەم دێم قسەیان لەگەڵ دەکەم و دواتر ئەم حەقە دەگەڕێنەوە بۆ ئەوەیان سجن دەکەم و فلان دەکەم ئەم زەمینەیە زەمینەی دادوەربوون نیە لە ڕاستیە ئەمە زەمینەی دادوەربوون نییە یعنی بۆ ئەوەی کەسێک عادل بێ بەل لە هەموو شتێک نابێ ئاعتیماد بخاتە سەر هێز بۆچی چونکە ئەو کاتە تۆ بەرامبەرەکەت ناچار دەکەی بە عادل بوون لە کاتێکا خۆی عادل نییە ئەی باشە چ کاتێک ئێمە وامان لێ دێکە فعلەن لەناو کۆمەلگایەکە بژین عادل بێت ئەمە ڕەفتی بەو کەسانەوە هەیە کە حەقیان دەوێت عەدالەتیان دەوێت بەڵام حەق و عەدالەت بە معنای یەکسانی و بە معنای ماف نییە بە معنایەکی تر کەسێک دەتوانێت دادوەربێت کە هیچ شتێکی نەوێت و هیچ شتێکیشی نەک هەر نەبێت نەوێت ئەمە سەختە وانە بۆچی چونکە کە شتی ویست یەکسەر مۆزوعەکە دەچێتە ناو ماف و مافکاری و ئەوەی کە خەتای تۆیە ئەمە هیمنە ئەو کاتە دەچێت دیفاع لە چی دەکات دیفاع لە مڵکێکی خۆی دەکات کە زەوت کراوە بە معنایەکی تر ئەگەر کەسێک بیەوێ عادل بێ لەناو کۆمەلگایەکی نەعادلە دەبێت قبول کە بەردەوام حەقی بخورێت دەبێت قبول کە بەردەوام ناحەقی بەرامبەر بکرێن دەبێت قبول کە فلان 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 ئاوە ئایا کەسێکی ئاوا هەیە بۆ ئەوەی ئەو نەکەوێتە ناو نادادگەری و ناحەقیەوە دەبێت چی بکە دەبێت ناحەقەکە هەڵگرێ بۆ ئەوەی خۆی ناحەق نەبێت نادادوەریەکە قبول کە بۆ ئەوەی خۆی نادادوەر نەبێت بۆچی چونکە ئەگەر بیەوێ ئەو حەقە بێنێتەوە دەبێت چی بکە دەبێت ئاعتیماد بخاتە سەر هێز وایە کە ئاعتیمادی خستە سەر هێز ئەو کاتە ئەو کەسەی کە لە بەرامبەریەتی نادادوەرە ناچاری دەکا بەچی بەوەی کە دادوەر بێت لە کاتێکا خۆی دادوەر نییە یعنی چی یعنی حەقیقەتی ئەو کەسە دەشارێتەوە چونکە لە کەسێکی نادادوەرەوە بەردێکی بەسەرا دەدا دەیکا بە دادوەر ئەلێرەوە ئیتر دادوەری بەو معنایە دێتە ناو کۆمەلگاوە خەڵکەکە هەمووی وا هەست دەکات دادوەرەوە لە عینی کاتیشە دادوەر نییە و لێرەوە هەموو کەسێ خۆی بەچی دەزانێت بە عادل دەزانێت بە حەق دەزانێت و ڕێگە خۆش دەبێت کە ئینسان بە ئاسانی بتوانێت بڵێ من حەقم من کەسێکی دادپەروەرم کێ هەیە لەو تەرەفانەی کە ناکۆکن خۆی بە حەق نەزانێت کێ هەیە لەوانە بێ بڵێ من ناحەقم سزان بدەن کاتێک ئینسان دەتوانێت عادل بێ بەلەوە کە بیل لەوە بکاتەوە ئەرێ بەرامبەرەکە عادلە دەبێت بیل لەوە بکاتەوە ئەرێ خۆی عادلە دەبێت بەلەوە بیل لەوە بکاتەوە ئەسڵەن هێز بەکار بێنە بۆ سزادانی ئەوی تر دەبێت بیل لەوە بکاتەوە خۆی سزای قبوڵە و ئەسڵەن حەزار نابێت بیل لەوە بکاتەوە بەهێز و بە سزادان بەرامبەرەکەی وای لێ بکا کە چی بێ عادل بێت بۆچی چونکە عەدالەت لەلایەکیتەوە ڕەبتی بەچیەوە هەیە ڕەبتی بە ئازادیەوە هەیە لەبەرەوەی ئەوانەی کە دەتوانن لەناو عەدالەتا بژین کەسە ئازادەکانن ئەو کەسانە نین کە هێز بەرامبەر یەکتر بەکاردێنن چونکە کە هێز بەکار هات یەکسەر کۆیلایەتی دەست پێ دەکات کە هێز بەکارهات ئەو کاتە چی شتەکان هەمووی دەپۆشێن ڕاستیەکان ئەوەی ڕاستیە دەشارێتەوە لەبەرەوەی ئەوەی حەقیشە تەنها لەکوێ دەردەکەوێت لەو شوێنە دەردەکەوێت کە هێز حاکم نییە ئەی چی حاکمە لەوێ حتمەن شتێکی تر حاکمە کە پێی دەوترێ حەق کەواتە لەو شوێنەی کە حەق حاکمە عەدالەتیش بوونی هەیە ولەو شوێنەش حەق حاکمە لە عینی کاتە ئازادیش بوونی هەیە
لشونه كيشا آزادي بوني هبو يعني شي يعني هز حاكمني الإرادة بدوش دي ليكي جاكينو آية حق بهذا يا أوي بهذا حقا كاتك هز دبيت روايتي درب بوشتيك حقا أو كات أوي بهذا كان حقا بهذا كان ناحقا أوي هزي هبي أو حقا طبعا ديرا حقك دوز دبيك كوي حقك ساختيه وحقك حاكمه كخوي حاكمني لراسيا تنها برجك بو حكمي هز أي كهز بو بمعنى كتير كاتك بهز حقك قرين رايو بو كسي كتير بهز أنا حقك قرين رايو بلان آية حقيقة لبيع أشكابه يعني هز محكمة ناكا لراسيا هز محكمة كردنينية دادقاي كردنينية أول بهز بو هز سناكا هز گفتگو ناكا هز ناقره بشوين او عبزاني اره چی خويتي چی وايا و چی وانيا هز تنا چی دكا امر دكا هز امر دكا اوشتا دبي ليرا بيت لبروا هز بلوانا كاتو اره چی حقا چی حق نيا كاتك كهز تحول دكا ابو حق ايتشتك بناوي عدالته نيا بلان طبعا لرقي هزا وايما دتوانين لكساني دستبركين بلان ناتوانين عدالت دستبركين لبي اللي روا ايما جوازيتين لنوان عدالته يكسانيا فرضا دصواتي قبت لرقي هزا ودتواني شبكا دتواني او يكساني لناكو ملقاكيا شبكا بجبيني لرقي هزا بلان ناتواني عدالت بجيبينه بوشي چونك عدالت ربطي بتاكتاكي او كوملغاية وهي كواتب بمعنى يبقى دا صلاتك مانية بناي او دا صلاتك عادل هي وعصان خوي هر دا صلاة دجي تيا دجي عدالة كوت دا صلاة يعني شي يعني هيز اي عدالتي اجل شوينكا قشناكا اقربيتو هيز بيه وحق لشوينك درناك حكمناك اقربيتو هيز حكمك كاتبوي حق وعدالت بيتنا وكوم القاوة بل لها مشتق بيت شي لو كوم القاية باركا هيز دبي هيز باركا لو كوم القاية كهيز باري كرد او كاتب في اسمه محكمة ديان حكمة دياني شي حكمة ااوية كتاككان هێزی خۆیان بە وەکالەت پێ بەخشیوە کەەوە بەکاری بێنە لە جاتی تاکەکان لە جاتی ئەوەی گروپێک لە گروپەکان بۆ هەبێ ئەو ێزەیەتی بەکاری بێنە دژی گروپێکی تر دەوڵەت دێت ئەو حەقەی بە وەکالەت پێدراوە ئەم گروپە داوێتی بە دەوڵەت دەڵێت تۆ لە جاتی من چی بکە ئەو ێزە بەکار بێنە کەواتە ئەگەر بە شوێن کۆمەلگایەکی كومالغايك حق حكمك وعدالة حكمك بقرين دابا كومالغايك بالأساسه كومالغايك بدولته بحكومته بهذه كومالغايك ببوليسي نبي كومالغايك ببوليس هي إن كان هي كومالغايك ببوليس بي أما دكريت ممكنة او حاكمي كل دروا يبشتنا انسان كان حاكمي دركي نمني وهو حاكم لنا وحكم يرتاكيك لتاك كانك ممكنه لا تشكاتك ممكنه كاتك تاك كاني كومال قايك حق للان لسري همشتك وبيا دادوري للان لسري همشتك وبيا تان لسري ملك ومال وان حقیان بۆ نەوێت کە مڵکیان بۆ مڵکێکی زۆر کراویان بۆ دەگەڕێنێتەوە کە حقیان بۆ ئەوە ویستیتر یعنی چی یعنی حق وەسیلەیە بۆ گەڕانەوەی مڵک کەواتە حق وەسیلە بوو ئەو کاتە مڵک لەسەروی
حەقەوەیە ئەی مڵکیش خۆی چیە هێزە کەواتە هێز حکمی چی دەکا حەق دەکا ئەو کاتە هێز حکمی حەقی کرد ئەو کاتە حەق دەبێتە حەقێکی سەختە ئەی ئەمە چۆن دەکرێت ئەی باشە لەناو کۆمەلگایەکە ئەم دزی وشت کرا چۆن بیگەڕێنەوە بۆ خاوەنەکەی لە کۆمەلگایەکە عەدالەت هەیە کە تاکەکانی دزی نەکەن کە تاکەکانی دزیان کرد یانی چی یانی دەبێ هێز بەکاربێنی بۆ گەڕانەوەی ئەوە ئایا کۆمەلگایەکەیە تاکەکانی دزی نەکەن مڵکی یەکتری زەود نەکەن ئایا چ پەروەردەیەکەیە بتوانێت تاکەکان وا لێ بکا کە ئەمە نەکەن تەبان پەروەردە هەیە وا دەکا کە تاکەکان دزی نەکەن بەڵام بە اقتران بەهێز ینی دەبێت پۆلیسە بێ ئینجا تاکەکان دزی ناکەن دەبێت کامێرا هەبێ ئینجا تاکەکان دزی ناکەن دەبێت جۆرێک لە کۆنترۆڵ و سزا هەبێت ئەی کەواتە من لێرە کە دەڵێم کەسێک ئەگەر بێ عادل بێ لەناو کۆمەلگایەکی نەعادلە ئێتەوە کەسە بۆی نییە هێز بەکاربێنێ ئەگەر هەشی بێ بۆ بەدەستێنانەوەی حەقێک ئەی چۆن دەتوانێت بەدەستی بێنێتەوە دەبێت ئەو بەدانبەرەی کە حەقەکەی لێ زەوت کردووە ئەم چۆن حەقویستە مڵکویست نییە ئەویش ئاوا حەقویست بێت مڵکویست نەبێت ئەگەر ئەو کاتە هەردووکیان حەقویست بوون ئەو کاتە چی دەکەن ڕێک هاوکێشەکە پێچەوانە دەبێتەوە لە جاتی ئەوەی من دیفاع لە مڵکەکەی خۆم بکەم کە لای تۆ نەیبەی من دیفاع لە مڵکەکەی تۆ دەکەم بۆی خۆم نەیبەم کەی من وام لێ هات بزانم ئەم مڵکەی تۆ دەیبەم خراپە لە ناوە وێرانم دەکا نەخۆشم دەخا و ئازارم دەدا کاتی هەستم بەو مەشاعرانە کرد کە بەهۆی ئەمەوە تووشیان دەبم ئاخر کە کەسێک هەر تاوانێک دەکا هەر شتێک دەکا لەناو خۆیان چی هەیە هەز بە عەزابێک هەیە لە ناویە یعنی هێزێک لە ناویە هەیە و عەزابی دەدا بەڵام بە مروری زەمن ئەو مەشاعرە عەزابدەرانە چی دەبن نامێنن جێت دێڵن کاتێک کە کۆمەڵێک تاکە کەس لە شوێنەکە ئەم مەشاعرانەیان کە هەیە لەناوە ناسوێ بەهۆی ئەوەی کە هەر حەقی بەرامبەرەکە دەخۆن و بەسەریا دەڕۆن و ئێشەکەی تر لەگەڵ یا ڕادێن بەنج دەبێ ئەوە ێشە لە جاتیەوەی بەنجی کەنەوە کاتە چی دەبێ بەهێزی دەکەنەوە هەستا عەدالەت ڕەبتی بەم هەستەوە هەیە ئەو کاتە تۆ سزادەرەکە دەکەوێتەوە کوێت دەکەوێتە ناو تۆ سزادەرەکە حکومەتێک نییە بێت سزار بدات و سجنت کات و فلان و فیسارت لێکە ئەو کاتە سزادەرەکە لەکوێیە لەناو خۆتایە و هەمووتان ئەوە دەزانن کاتێک شتێک دەکەن ناحەقیەک دەکەن ناڕەحەت دەبن وایە کاتێک ئینسان ناحەقی دەکات ناڕەحەت نابێ مەگەر ڕاهات بێ لەگەڵ ناحەقەکە مەگەر ئەو هەستەی شعورەی لەناو خۆیان قشت بێ طبعا کاتێ لەناو ئێمە لەناو کۆمەلگا پەروەردە دەکرێت و دایماوە دەخرێتە مێشکمان حەق ئەوەیە کە مڵکی خۆت لە بەرامبەرەکەت بسێنیتەوە ئەلێرا چی ڕوو دەدا بەرەبەرە ئەو هەستا کە کاتێ ناحەقی دەکەی سزات دەدا ئەو مەشاعرە ناخۆشە ئەوە چی دەبێتەوە کرد دەبێتەوە بەرەبەرەی تر نانێنی ئێمە ئەم ئینسانەکان ئەم هەستەیان مردووە بەهۆی چیەوە بەهۆی ڕاهاتنیان لەسەر ئەوەی کە ناحەقە هەر لەبەرەوە یەک شتێکی تر جێگەی دەگرێتەوە ئەم شوێنەیان بۆ تیمار دەکا کاتێ قانونیەن ئەگەر کەسێک لە قانونە حەقی ئەوەی پێدرا خۆشی دەزانێ ئەمە حەقی نییە بەس مادام قانون پەیداوە ئەو کاتە چی دەکا بەم حەقەی کە قانون دەیدا ئەو شوێنەی خۆی کە ئازاری دەدا کوێری دەکاتەوە یعنی بە معنایەکی تر قانون و چ قانونەکە عرفی بێ یا کۆمەڵایەتی بێ نەریتی بێ یا کۆمەڵایەتی چی دەکەن ئیش لەسەر کوشتنی ئەو شعورە ئازاردەرە دەکەن کە لەناو ئینسانە هەیە بۆچی چونکە ئەو کاتە ئیتر ئەو پێت دەڵێ چیە
تۆ حەقی هیچ ترست نەبێ ئەو ڕەوایەتی دەدا بەچی بەشتەکە لەبەرەوە ئەگەر قانون دای ئەمیش بزانێ حەقی نییە هەر بەچی دەزانێ بە حەقی دەزانێ بەڵام ئەگەر قانون پێشی بدا ئەمەستەی لە ناوە بێ دەتوانێت ئەمە لە لای خۆی بێڵێتەوە ناتوانێت ئارامی نییە بۆچی چونکە لە ناو ئەمە ئەم شتە غەریبە هاتووەتە ناو ئەو جا ئەو عالەمەی ناوەوە عالەمی مەشاعرە کاتێک کە فعلەن چالاک دەبێ وەکارا دەبێ پەروەردە دەبێ ئەوەندە حساس دەبێ دەزانێت چی هی تۆیە و چی هی تۆ نییە ئەو حساسیەتە پیا دەکات لەبەرەوەی کاتێک شتێککە هی تۆ نییە دێتە ناو تۆ یەکسەر ئینزارت دەکات یەکسەر ئازارت دەدا یەکسەر هەستێکت لا دووز دەبێ ئەم ئەستەوات لێ دەکات کە ناچارت کا بەچی بەوەی ئەوەی کەی خۆت نەفرەی دەیتە دەرەوە بۆ ئاوەدانی بۆ پاراستنی ئەمانی ناوخۆت کەواتە کەسانێک کە ئەم ئەمانە ناوەکیان لەلا گرنگ نییە ئەمانی دەرەکی لەلا گرنگە ئەمانی دەرەکیش لە ڕێگەی چیەوەیە لە ڕێگەی هێزەوەیە یانی دەبێت حکومەت تامینی ئەم ئەمانە دەرەکێت بۆ بکات حکومەت دەبێت بپارێزێ لەوەی کە لە شوێنەکات پەلامارت نەدەن حکومت دەبێت مڵکەکەت بپارێزێ حکومت فلان دەبێت ئەمە بپارێزێ کەواتە هێزەکەیە ئەو ئەمانەت بۆ دووسەکە ئەم ئەمانە لە ناوە نییە بەڵام کاتێک کە ئەو هێزەی ئەمانی ناوەکی لە ناو تا دروست دەبێت کاتێک شتێک دێتە ناوتەوە تەمان نظامێکیش لە ناو تا ساز دەبێت دەزانێت چی وا لێ دەکا کە لە ناوە وێران بی چیش وێران ناکا ئەو کاتە ئیتر حەق تەنها فکرێک نییە تەنها عملیەیەکی حسابی نییە حەق مەشاعریشە لێرە وازکردن بە حەق و ناحەق مەشاعرە هەستکردن بە دادوەربوون و نادادوەربوون چییە مەشاعر و هەستە ئێستا بەرەبەرە شتێک ڕۆشن بوویەوە لەبارە ئەوەی کێ دەتوانێت عادل بێت و عەدالەت چییە عەدالەت ئەوە نییە کە دەسەڵایە زێگە بێ حەقێک لە حەق کەسێکی تر بسێنێتەوە بۆ کەسێکی تر عەدالەت ئەوەیە کە ئەو هێزە ناوەکیە وا لە کەسێک بکە ئەو حەقەی کە کەوتوەتە لای بە ئەمانەتەوە بیگەڕێنێتەوە بۆ کەسەکە لە شوێنێکە کە ئینێکی کردووە ستەمێکی کردووە لە کەسێک خۆی بچێتە بەردەم کەسەکە بڵێ سزام بدە من پێویستم بەم سزایی تۆیە یعنی ئینسانی عادل ئەوەیە کە پێویستی کاتێک کە ستەم دەکا پێویستی بە سزایە دەبێت بگەڕێ لە شوێنەکە هەتاوەکو فعلەن لەو نائارەمەی ناوی لەو ئەمانە حکوومەتەکەی ناوی ئەو حکوومەتەی لە ناویا هەیە بە لە ئەمانە بمێنێتەوە شەڕ و شۆڕی تێ نەکەوێت تامان ئەگەر لە حەزتان کرد بە کۆماری ئەفلاتون لە ڕاستیە باسی ناکات باسی کۆمار ناکات لە دەرەوە دەوڵەت ناکات کۆمار ئەگەر بە وردی خوێندی بێتانەوە باسی ئەو هێزانەی ناو ئینسان دەکات باسی کۆمارەکەی ناو ئینسان دەکات نەک ئەو کۆمارێکە لە دەرەوە لە ڕێگەی هێزەوەدا دەمەزرێ ئەمانەی پاسەوانەکان عیبارەتە لە ئەو سێ هێز باز دەکات یەکێکیان قوەی شەهەویە یەکێکیان قوەی غەزەبیە ئەوی تریان قوەی عەقلیە تامان ئەمانە هەر یەکە ئیشێکیان هەیە قوەی غەزەبی بۆ نمونە پاسەوانە قوەی شەهەوی هی ماڵ و مڵکۆوانەیە قوەی عەقلیش هەیە ئەوش حکومەتداریەکە و دەیکا کە فەیلسوفەکانن ئەمە هەمووی کێشانی وێنەی ناوەی ئینسانە لە لای ئەفلاتون ئەکەواتە لێرە با بپرسین ئایا کۆمەلگایەکی دادوەر ئیمکانی هەیە ببێ بە معنایەکی تر ئیمکانی ئەوە هەیە من زۆڵمێکم لە کەسێک کردو و هەستم پێ کردو ئەو هەستە ماوات چالاک بوو هەستم پێ کرد ئیمکانی ئەوە هەیە من بچم بۆ لای کابرا بڵێم زۆڵمم لێ کردویت سزام بدە وەرە با یەکلای کەینەوە وەرە بە ئەم حەقا بگەڕێنەوە شوێنی خۆی ئەو کاتە ئەلێرا دوو کەسەکە چۆنە نەگەر دوو کەسی ئاوا هەبن ئەوەی مەوزوعیانە گەڕانەوە مڵکەکە نییە مڵکەکە هەر مەوزوعانێ لەلایەن چی مەوزوعە ئەوەیە کە ئەوەی حەقا شتەکە ئاوابێکە حەقا نەک ئاوابێکە لە مەسلحەتی نایە یا لە مەسلحەتی توایە ئەلێرا مەسلحەت بوونی ناوێنی ئەوەی دێتە پێشەوە ئەوەی حەقا لە مەسلحەتایە با لە زەرری منیشا بێت
نەک ئەوەی مەسلحەتە حەقە ئێستا لای ئێمە لای خەڵک عمومەن ئەوەی مەسلحەتە بە حەقی دەزانێت تەنان مۆزۆی قانون و شریعەتی شەر لەسەر مۆزۆی مەسالحدا مەزراوە نەک لەسەر مۆزۆی حەق لەسەر ئەمانی یعنی ئەم تەشریعی کە کراوە طبعا تشریع شریعەت کەسانێک کردویان ئەمە ینی ئەم تشریعەت تشریعی کەسانێکە ینی تشریعێکی خوایی نییە شریعەتێکی خوایی نییە ئەوەیە مستەفا زەڵمێ و دوانە جا دەکاتەوە شریعەتی خوا و شریعەتی بەشەر جا دەکاتەوە مۆزوعی مەزە بوو ئەوەی کە تشریعیە ئەوە دادەنێ بۆ ناوی دەنێ شریعەتی ئینسان طبعا ئەم پێشتریش لای لە مەسرحەکەی سۆفۆکلیسە ئەنتیگۆنا ئەمە جیا کراوەتەوە ئەنتیگۆنا کچەکە براکەی هێن کراوە لە سێدارە دراوە و خاڵی ئەمری دەرکردووە کە نابێ ئەمە دەرکەس دایگرێ ئەوە سزا دەدێ ئەم خوشکەی دەچینەکەی دادەگرێت دواتر شتێک بە خاڵی دەڵێکە مەلیکە ئەلە قانونەکانی خوا لەلام گرنگترن تا قانونەکانی تۆ بە معنایەکی تر ئەمە بە قانونی تۆ ئەمە ناکرێ بەڵام بە قانونی خوا من ئەمە دەکەم نە قانونی تۆ ئەمە لێرەوە قانونی خوا لەگەڵ قانونی دەوڵەت دەبنە دوشتی جیاواز جا ئەلێرە بێنە پێش چاوتان ئەگەر ئینسانەکان ئەم هەستەی کە هەیەە بۆ چاکە خوازی و بۆ حەق بوون و بۆ ئەوە لە ناویانە زیندوو بێت وە کۆمەڵە ئینسان پێکەوە لێرە بژین کە ئاوا بن ئەمەستا لەلایەنە بێت یعنی هێزەکە حاکمەکە کەوتبێتەوە نایە ئەو کاتە چی ڕوو دەدا هەست دەکەن لەوێ عەدالەت پەیدا دەبێت بێگومان لەوێ پەیدا دەبێت بۆچی چونکە لای ئەم خەڵکەی کە کۆبوونەتەوە کەستی چی نییە یعنی کەس خاوەنی هیچ نییە بۆچی چونکە ئەوەی گرنگە حەقە نەک موڵک کە حەق گرنگ بوو لە موڵکە و کاتە کەس خاوەنی شت قیمەتی نامێنێت تا من و تۆ جەنگی لەسەر بکەین هەمومانەوە هەوڵ دەدەن ئەوەی حەقە ئاوا بێ بۆچی بۆی کۆمەلگاکەش هەموو شتێک لە جێگەی خۆیان بێ وە شتێک نەچێتە جێگەی شوێنەکە شوێنی خۆی بێ بۆچی چونکە کە شوێنێک شتێک چوویە شوێنەکەی خۆی نییە و کاتە چی دەبێت ئەو نظامە تێک دەچێت ئەو ئەمانە لەناو ئەو کۆمەلگایە تێک دەچێت سیستەمەکە خەلەلی تێدەکەوێت کەواتە بۆەوەی ئەم سیستەمە بە پارێزایی بمێنێتەوە و ئەو کۆمەلگایە لە ئەمانە بمێنێتەوە و ئەم ئەمانە گرنگتر لە چی لە موڵک لە هەر شتێکی تر و ئەم جۆرە لە خەڵکێکی حەقیقەت پارێزن نەک موڵک پارێز ئایا کۆمەلگایەکی وا ئیمکانی هەیە و من دەڵێم ئەگەر کۆمەلگایەکی ئەوا ئیمکانی هەبێ تاوان مرۆڤ دەتوانێ وابێ ئەگەر لە خۆتان بکەنەوە بزانم ناتوان وابن دەتوانین وانە دەتوانین ئەو کاتەی شتی کەسێک کەوتە لامان خۆمان بۆی بەرینەوە دەتوانین بەڵام ئایا ئاسانە ئێستا سەختترین شت ئێستا لەم ژیانەی کە ئێمە تیاین ئەوەیە کە تۆ ئەمە بکەیت بۆچی چونکە ئەمەت کرد هەمووی تێت بەردەبن ینی تۆ چەند ئاوایەنکەی بە زۆف و ترس و کۆمەڵە شت لێک دەردێتەوە یەکسەر چی دەکەن پەلامار دەدەیت ئەیتر بۆ ئەوەی تۆ مقاومە بکەی ئەو کاتە چی دەکەی ڕێگە نادەی ئەو شوێنەت پەروەردە بێ پێ بگا چونکە هەست دەکەی مادام ئەو ئاوایە کەواتە منیش دەبێ وا بکەم ها ئەم فعل و ڕەد فعلە و ئینسانی ئازاد ناکەوێتە ناو ئەم فعل و ڕەد فعلەوە لەبەرەوە ئەم جۆرە لە کەس کە حەق لە هەموو شتێک لە لای گرنگترە گوێی لێ نییە چی ڕوو دەدا و چی دەبێ و چی نابێ ئەو چی دەکات بە ڕێگەکەی خۆیان دەڕوا بە ترسمۆکی دەزانن بە فڵانی دەزانن بە چی تەفسیرێکی بۆ دەکەن ئەمانە لە لای گرنگ نییە چونکە ئەوە لە لای گرنگ نییە کە خەڵک بە حەقی ببینێ ئەوە گرنگە لە لای کە خۆی حەق بێت نەک بە حەق ببێت لەبەر وە کاتێک کە ئەم کەسە ئەم ڕێگایە دەگرێت تەبەن هەر هەموو کۆمەلگاکە ڕێگەی لێ دەگرێت هەر هەمووی ڕێگەی لێ دەگرێت بەڵام ئەمە ینی ئەوە ناکە ئینسان ناتوانێت وابێت ئێستا وابزانم هەمومان هەست دەکەین وەکو ئیمکانیەتی ئینسان ئینسان ئیمکانیەتی ئەوەی تایە کە ئاوا بێت
ئەگەر ئینسان ئیمکانێتی ئەوەی تیا بێ وابێ کەواتە کۆمەڵە ئینسانیش بێکەوە ئیمکانێتی ئەوەیان تایە وابن کە کۆمەڵە ئینسان پێکەوە ئیمکانێتی ئەوەیان تیا بوو وابن ئەو کاتە حەق و عەدل لەناو هەر تاکێک لە تاکەکانە حکم دەکا نەک حەق و عەدل لە دەستی نوخبەیەکایە جێبەجێ دەکەن بەسەر خەڵکەکە ئەلێرا چی نامێنێ لێرە ئەو دەسەڵاتە دەرەکیە نامێنێ کە لە ڕێگەی هێزەوە حکم دەکا ئەوەی کەوای کردووە ئەم هێزە حکوومەت و دەسەڵات شەرعیەت بەبوونی بدرێ چییە ئەوەیە کە ئینسانەکان ئاوانی ئەگەر ئینسانەکان ئاوا بوون پێویستمان بە پۆلیس هەیە پێویستمان بە پاراستنی مڵکی یەکترە هەیە ئەکە من و تۆ دراوسەین من شتەکانی تۆم لە خۆم پاراست ئەو کاتە من خۆم جەنگی ئەو هێزا دەکەم کە وام لێ دەکات کە من دەست بۆ شتەکانی تۆ بەرم لەناو خۆما جەنگی لەگەڵ دەکەم ئەو کاتە جەنگی حەق و ناحەق لەناو کوایە لەناو خۆمایە و من لەسەرمە لە دزەکەی ناو خۆم مڵکەکەی تۆ پارێزم و کاتێکیش ئەم دزە مڵکەکەی تۆی دزی ئەوە خۆم دێم پێکەوە دەبێ محکەمەی بکەین و من حەق دەدەم بە تۆ دزەکەم محکەمە بکەی چونکە لەناو هەر یەکێکمانە دزەکەیە وەکو چۆن لەناو هەر یەکێکمانە حەقویستێکیشەیە ئەوەی کە دزەکە دەگێڕێتەوە ئەلێرەوە ئەو کاتە لەناو کۆمەلگایەکی ئاوا ڕێک شتەکان عەکس دەبنەوە لە جیاتیەوەی پۆلیس ڕاکا بە شوێن کەسێکە کە دزی کردووە دزەکە خۆی بشارێتەوە دزەکە خۆی دەچێت بۆ کوێ خۆی دەچێت خەڵکێک دەبێت بگەڕێ بە شوێن کەسێکە بێ عینیکە حکمیکە یعنی ئەو کاتە تاوانبارەکە بە شوێن حاکمەکە دەگەڕێ حاکمەکە بە شوێن تاوانبارەکە ناگەڕێ ئەو کاتە حاکمەکە بە شوێن تاوانبارەکەشان نەگەڕا کەم کەسەیە ڕێگە بە خۆی بدات بچێت ببێ بە حاکم چونکە ئەو کاتە حاکمیەتیەکە قورسە چونکە تۆ ئەو کاتە هەر وەکو تاکێکی ناوە کۆمەلگایە زۆر ترسی ئەوە هەیە چی بکەی شتەکە لە جێگەی خۆیاداننی لەبەر ئەوە زۆر بە سەختی یعنی ترس دەیە بەرامبەرەوەی ئەو مەسئولیەت هەڵگری لەبەرەوە ڕادەکەی لەوەی کە حاکم بیت هەر شتەکان چیان لێدێ هەر هەمووی هەڵدەگێڕێنەوە ئەمە بەچی بەوەی کاتێک کە ئینسان لە خۆیە عادل بوو و ئیمکانیەتی عادل بوون لەناو ئینسانە هەیە و ئیمکانیەتی حەق بوون لەناو ئینسانە هەیە و ئیمکانیەتی چاک بوون لەناو ئینسانە هەیە ئینسان دەتوانێت چاک بێ دەتوانێت حەق بێ دەتوانێت دادوەر بێ دەتوانێت دزی نەک دزی نەکا کاتێک دزی کرد بچێ خۆی بە شوێن دادوەرا بگەڕێت تا حەقی لێ بکاتەوە بۆچی چونکە ئەو کاتە خۆی جیا دەبێتەوە لە خۆی جیا دەبێتەوە لە خۆی ئەو کاتە چۆن حاکمەکە لە ناوەیە دزەکەش لەکوێیە لە ناوەیە کەواتە دزێک لە دەرەوە بوونی نامێنێ هەمووی لە ناوەیە و هەر کەسەش مەسئولە لەوەی کە خۆی بپارێزێ مەملەکەتەکەی ناو خۆی پارێزێ لەم دزە و ئەم دزە شتی لێ نابا لە ڕاستیا شتی خەڵکی تر دێنێتە ناو ماڵەکەی کاولی دەکا بەمە یعنی شتەکان هەموو چین هەمووی ڕێک عەکسن عەدالەت لەکوێ هەیە لەم جیهانەی کە پێچەوانە دەبێتەوە ئێستا بزانم تەسەووری ئەو جیهانە پێچەوانە بۆ دەکەیت ئەمە تەمەن هەموو بۆی چێوە دەبێ هەموو ئەوەی کە ئێمە لە دەرەوە دروستمان کردووە دەبێ هەموو بگەڕێتەوە ناو ئینسان کامە گەڕەوە ناو ئینسان ئەو کاتە هەر ئینسانە جەنگی دزەکەی ناو خۆی دەکا جەنگی مجرمەکەی ناو خۆی دەکا لێرە مەسئولیەتەکەی زۆر سەختە چونکە لە ڕاستیا جەنگکردن لەگەڵ دزێکی دەرەکی بۆ هینەکەی لێسەنیتەوە زۆر ئاسانترە لە جەنگکردن لەگەڵ دزەکەی ناوخۆت و جەنگکردن لەگەڵ مجرمێک لە دەرەوە کە دێ بۆ کوشتنت زۆر ئاسانترە لەوەی کە تۆ جەنگی ئەو مجرمە بکەی کە یەکێکت پێ دەکوژێ کە بەمە تۆ دەمریت بەم کوشتنە تۆ دەمریت ئەو نامرێت تۆ دەمریت ئەگەر بێت و فعلەن ئەو عالەمە لە ناوتا دامەزرا بێت ژیانەکەت هەمووی دادەتەکەی و دەڕووکرێت ئەو ئەمانەی کە لە ناوتا هەیە نامێنێت طبعا کە ئینسان ئاوا بووی تر گەیشتە شوێنەکە ئەو توان ئیمکانیەتانی کە بۆ ئینسانی بوونی هەیە لە ناوە چالاک بوو ئەو کاتە کەسێکە
هیچ شتێک نایترسێنێ کەسێکی بە معنای کەلیمە ئازادە بۆچی چونکە هیچ ناحەقیەکی نەکردووەتە نایە لە ناحەقی بکات تا بترسێ ئەوەی ئینسان تووشی ترس دەکات چییە هێز نییە فڵان نییە ناحەقیە ئینسان ئەگەر ناحەقی نەکات لە چی بترسێ عادەتەن ئەو کەسانە ترس تووشیان دەبێت کە شتێکیان کردووە دەزانن لە بەرامبەرەوە سزا وەردەگرن ئەی کەسێک شتێکی نەکردوێت لە چی بترسێ ئەو کاتە ئەوە ڕوودەدا کە کەسێکی وەکو قازی کە خۆی دەچێتە بەر پەتی سێدارەکە بۆ ئەوەی چی بۆ ئەوەی حەق نەپۆشێ ئەوەی حەقە دایمە ئاشکرا ڕوون بێ طبعا لەناو کۆمەلگایە دەبێ حەق بە ئاشکرایی بێڕێتەوە بەوەی کە هەموو تاکەکان هەوڵ دەدەن ئەوەی حەقە حزوری هەبێ بەردەوام لێرەوە کە ئەمە ئاوا بۆ کاتە عەدالەتیش لەناو کۆمەلگایەکی ئاوا هەیە لەبەرەوە عەدالەت ڕەبتی نە بە دەسەڵاتێکی سیاسیەوە هەیە چونکە بەهێز کار دەکا نە بە حکومەتێکەوە هەیە چونکە بەهێز کار دەکا و ئەمانە هیچی لەسەر دەستی حکومەتێک عەدالەت دروست نابێت بەس عەدالەت بە معنای ماپ یەکسانی ئەمەیان دەکرێت بێت ئەوە کە ئیش لەسەر مۆزۆی پاراستنی مڵک و گەڕانەوەی مڵک دەکا ئەمەیان دەبێت وامەش لە کۆمەلگایەکایە و کۆمەلگایە خەڵکێکە داومە خەیاڵی لای مڵکەکانیەتی نەک لە لای چی حەقە و چی حەق نییە یعنی عاشقە حەق نییە عاشقە مڵکە لەبەرەوەی عاشقە مڵکیشە دەبێ کێ حەلیکا یەکسەر مادام عاشقە مڵکە بۆ پاراستنی مڵکەکەی پێویستی بەچیە بەهێزێکی گەورەیە ئەو کاتە چی دروستبوونی نوخبەیەک و دەسەڵاتێکی سیاسی و ئەسکەر و پۆلیس و ئەمانە یەکسەر شەرعیەت وەردەگرێت دەبێتە پێداویستێکی کۆمەلگا ئەو کاتە ئەمە دێتە پێشەوە کۆی کە ڕۆسۆ باسی دەکات لا ڕۆسۆ تەبان پێی وایە لە سەرەتا ئینسانەکان مڵکیەتیان لان نەبووە کەسە بە قەدەر خۆی خواردوێتی و ژیانێکی خۆش بووە تەمام جۆرەکە لە ئەفسانە یانی ڕۆسۆ باسی دەکات دواتر دەڵێم ژیانە تێکچوو کە تێکچوو لەسەر پێویستمان بە پەیمانێکی کۆمەڵایەتیە تا دەوڵەتێک دانەی و ئەو دەوڵەتە چی بکە بۆ ئەوەی وا بکە ئەو شەڕەنگێزیە لە ناو ئینسانە هەیە حدودێکی بۆ دانێ وەکو بڵێ تازە ئینسانی تر ناتوانێت ببێتە ئینسانێکی چاک چونکە پێ وایە ئینسانی چاک ئینسانێکی گێلە ئینسانێکی توزانم ینی هینی نییە هیچ هەست و شتێکی تیانە حیوانێکی حیوانە حیوانێکی بدایە لەیەوە بەڵام ئەمە بەعکسەوە یانی ئینسان دەبێت فعلەن لە حیوانی بوونەکەی دەرچێ جا دەگاتە ئینسان یانی جا دەگاتە ئەو ئینسانێک کە ئینسانە ئەو ئینسانی بەم معنەیە کە باسم کرد دەگەر بێت و بە وردی بیری لێکەینەوە بێنینە پێشچاومان دەبێت کۆمەلگایەکی ئاوا بێنینە پێشچاومان کە حاکمەکان حاکمێک لە دەرەوە نییە تا ئێمە ببینین حاکم لە ناوەیە دزەکان لە ناوەوەن هەموو شتێک کەوتوتەوە ناوە ئەو کاتە خۆی ئینسان هەموو ئینسانێک بۆ خۆی لە ناو خۆیان حکومەتێکە بۆ خۆی لە ناو خۆیان ئیدارەیەکی سەر بەخۆی هەیە وە کەس حکمی کەس ناکە لەوێ ئەوەی حکم دەکا ئەوەیە کە لە ناو هەمویانە یەکە ئەوەیە کە لە ناو هەمویانە هەمان شتە و ئەو هێزە ئینسانیەیە کە لە ناو ئینسانە و هەموو ئینسانێکە هەیە ئەو هێزە چالاک بووە حاکمەکەی ناو ئینسانەکان چالاک بووە ئەو کاتە پێویستمان بە حاکمی دەرەوە نابێ و پێویستمان بەوە نابێ ئێمە دادمان بەرینە لای ئەوانەی کە هێزیان هەیە تا با هێز و بازووچیمان بۆ بکەن ئەوەی کە هەیە بیسێنەوە وەتەڵەن ئەگەر کۆمەلگایەکی ئاوانە بێ ئینسانە بیەوێ ئەو ڕێگایە بگرێتە بەر لەناو کۆمەلگایەکە کە مۆزوعەکە لەلای مڵکە ئەوە بێگومان سەختترین ناڕەحەتی دەبینێ ئەگەر بیەوێ ئەو توانایانەی ناوخۆی زەمینەیان بۆ ساسکات چالاک بن و ئەو هێزا و حاکمەی ناوەوە دروست بێت و بگا بۆ ئازادیەکە هەیە تاوان ئەمە لەناو کۆمەلگایەکە کاوانی تر ئاوانین ئەمە ڕێگاکەی زۆر زۆر سەختە و ئاسان نیە بۆچی چونکە دایمە بەرامبەرەکە تۆ مادەدی بۆ ئەوی واز لە چی بێنی مادەدی بۆ ئەوی بکەویتە ناو ئەو سیستەمەی تر بۆچی کات ناڕەحەتیان کردی حەقیان خواردی تۆ چی دەکەی تۆش یەکسەر دەکەویتە ناو ئەو سیستەمەی کە ئەو مامەڵەی پێ دەکا تۆش هێز بەکاردێنی بۆ بەدەستێنانەوەی حەقەکە لە کاتێکە نازانی ئەگەر هێزت بەکارهێنا چی دەوێت ئەو توانایە لە دەست دەدەی کە لە ناو تا دەت پارێزێ لە ڕاستیان ئەو هێزەی کە تۆ دەپارێزە لە ناوەوە تۆ لە دەستی دەدەی بۆچی چونکە پەنا دەبیتە بەر هێزێکی
دەرەوەی ئەو هێزە کە هێزێکی دەرەکیە وەلەم ڕێگەوە من پێم وایە ئەگەر فعلەن ئینسان ئەو ئیمکانەتی تایە وابێت و ئیمکانی ئەوە هەیە کۆمەلگایەک ئەگەر بچووکیش بێ بێتە ئاراوە پێویستی بە پۆلیس و مەحکەمە و ئەم شتانە نەبێ بەڵام بەمەرجێ بەم پرۆسا پەروەردەیە ڕۆشت بن و ئەو هێزە ئینسانیە کاوان دەکا بە ئینسان لە ناویانە چالاک بووبێ و خۆیان عاشقی ئەو ئینسانە ببن بەو ئینسانە تاوەکو بکەونە سەر ڕێگاکە بۆەوەی ئەو کۆمەلگایە بێتە ئاراوە لەبەر ئەوە ئەگەر بەپی ئەمە بێ نەخێر جوابی پرسیارەکەی ئێوە نەخێر هیچ کۆمەلگایەک نییە کۆمەلگایەک بێت دادپەروەری تیا بێ و هیچ کۆمەلگایەک نییە کە تایە حەق حاکم بێ وەو کۆمەلگایانەی کە ئێستا هەیە هێز تایە ناحکم دەکا نەک حەق و ئەوشمان بە چاوی خۆمان دەبینین ئەو دنیاە کە ئاوایە ئەوەی تر بەرهەمی ئەوەیە کە ئینسانەکان گرنگیان بەوە نەداوە بەو ئیمکانیاتانەی ناو خۆیان نەداوەکە دەبێت گرنگی پێ بدەن تاوەکو ببن بەو ئینسانەکە دەبێ ببێت وە بوونە ئینسانیەکەیان ئاشکرا بێت و تا ئەمەش بوونەدا ئیمکانیە نەک کۆمەلگایەک تاکێک هەبێت کە عادل بێت وەکوتم ئەو تاکە کاتێکەیە هیچی نابێ هیچی بێ نابێ هیچی هەبێ نابێ دەبێت دامادا بێت لە هەموو شتانە چونکە ئەمانە هەمووی ڕێگرن لە بەردەمەوەی کە تۆ ئینتیماد بۆ کردن یەکسەر وا لێ دەکەن کە ئینتیماد بۆ حەق لە دەستێ ئەو کاتە ئینتیماد بۆ مڵک پیا دەکەیت بۆ معنایە هیچی نەبێ ئاگاتان لێ بێ بۆ معنایە ناڵێن کە هیچی نەبێ یانی هیچی لا نەبێت دەکرێت مڵکێکی زۆریە بێ بەڵام ڕەتی بەم مڵکەوە جیازە یعنی لە لەحزەیەکە ئەم مڵکە هەمووی لە دەستداوەکو وایە هیچی لە دەست نەداوێت یعنی موضوع ئەکە نەبوونی مڵک نییە ئاگاتان لێ بێ نەبوونی ئەو پەیوەندەیە کە ئێمە بە مڵکەوە هەمانە ئەمە گرنگە یعنی مڵک ئەو کاتە وەسیلەی وەدیاتنی حەقا نەک حەق وەسیلەی بەدەزێنانی مڵک بێت کێشەی ئێمە ئەوەیە حەقمان بۆیە دەوێ بۆەوەی مڵکێکە وەدەسی بێنینەوە نەک مڵکێکمان دەوێ بۆەوەی حەق تایە وەسیلەی ئاشکابوونی حەق بێت ئەو کاتە مڵک دەبێتە چی دەبێتە مادەی بەرجەستەبوونی ئەوەی کە حەقە ئەو ڕۆشنایی کە لەناو ئینسانە هەیە و ئێستا ئەوە کێشەیە چییە پێچەوانەیە ئێمە حەقمان دەبێت ئەوەکو لێرە تەبەن حەق نییە ئەوەی کە ئێمە داوای لێ دەکەین مڵکەکەمان بۆ بگەڕێنێتەوە حەق نییە چییە هێزە بە حەق مڵک دەگەڕێتەوە ئێستا نا بە هێز و بە پۆلیس و بە حکومەت بەچی دەگەڕێتەوە لێر کەسێک عەرزێکی لە داگیر کرا دەبێت چی بکە دەبێت بە هێز بیگەڕێنێتەوە ئەی محکەمەش لەوەوە نییە کە دەتوانێت ئەمە بگەڕێنێتەوە کە حەقا لەوەوەیە کە هێزی هەیە بۆ گەڕانەوە پێ ئاگاتان نەبێت لە ڕێگەی هێزەکەی نەبێت کەس دەچێتە محکەمە خۆ ئێستا وایە تقریبا کەس ناچێتە محکەمە چونکە محکەمە هیچ نە پۆلیسی هەیە و هیچ هێزێکی نییە تاوەکو بێت مۆزوعەکان حەلکە لەبەرەوە بە چی حەل دەبێت بە شکوێکی عەشایری و بە سوڵح شتەکان حەل دەکرێن و لێرەوە بەڵام لە ئەوروپا حتمەن ئەو هێزە هەمووی بە وەکالەت دراوە بە نوخبەیەک ئەوان حکمی کۆمەلگاکە دەردەکەن وان تەشریع بۆ کۆمەلگاکە دادەبێت من لێرەوە بزانم توانم هەندێک لەو مۆزوع بوون کەم وارچەنەمە یەکەم جارمە من لەبارەی عەدالەتەوە قسە بکەم بەڕاستی و یەکەم جارمە کە ئەو پرسیارە یانی ببێتە پرسیارێک کە من لەگەڵ یا بڕۆم و باسی کەم ئەوەش کە ئاعتیمادم خستە سەر ئەو بوو کە لەناو خۆما زیاتر لەگەڵ یا ڕۆشتم و بیرم لێ کردوێتەوە نەم قەرجایە سەر ئەوەی کە بڵێن مۆزوعی عەدالەت لە کتێبەکان ئاسێکم کتێبە فەلسەفیەکان تا بزانم چۆن هاچەنە من ئەم مۆزوعان لە لای پێشتر لە لای سوکرات خوێندوێتەوەی کە ئاماژەم پێدا واویشەوەی کە لای ئەوەیە ئەو فکرەیە کە پێی وایە ئەگەر تۆ زۆرنەکەت کرد بچی سزاکە قبولکەی باشترە لەوەی کە چی بکەی لەوەی کە بەو زۆرمەوە بمێنیتەوە
وما عندي درجة بمن كردوارة وقاتش من تقريبا تصور دكم نزيكي 15 سال لما برو محاورة مخاندو بس بمن شتك بو شتكي سير بو وستم ذكرت بشوين شتكم بو بعضك كخون بشوين هذا قرن اتولي كمان بو يوا هولم دال لرقي اوي كديزان وبيرم لكردوتو بوي باسكم فهواي اوي كبتوانين بروجك خیال من کرد و سر و انسانی که لناو معنا هیا و انسانی که فراموش من کردو و انتماع با پیاکینو و برای برون که بتوانیم او کوملگا خیالیه که واده زنده خیالو لکاتی که امکانیت که لبردست انسانه دامزرد هم دي دل خويا باران بباري بو قنمكي عندك مالك كاول دبي دل خويا نباري يعني اما كانت الا مصلحته يا مسير مانكر هيشتك هنا بيني يعني ذكر او شتي لزمنك اما بعادل زاني ما انا حكمه لزمنك تراك بيتشوانا بمصلحتي اما اوان بنا عادل زاني وسبع عدلي دزانين او كاتا شتك نابي بمعنى عداله كواتا هي بو اما ضروريات بو اما يعني بو اما بو ام عقليه كاتك انسان نبو يتبقى عادل به دتواني واي لبكي ملكي فلان نخوا في سار نخوا بلام ناتواني با كتكو هز نكس بكي بچاك نكس بكي بعادل نكس بالي بكي كدزنبه نكس بالي بكي ك بياو كجنبه ام كابراتو نايلي بياو بكجه بلام بياو كجه هز يكساني دو زكاه هز وادكا كفعلا نالم ام نموت دلم يكساني دتواني بهز يكساني دو زبه بلام بهز ناتواني اما انسان كان عدل الناوي عدالة الناوي اما بهز وين لبكن ببن بعادل خويا عادل بن لناو عادل بن دتواني للدرو الريقان اللي بقرين ظلمنا كان بهز فكما جنجيوزا كابرا أما من دم بس لخيالي منها هي أما يعني من مشكلة من لخيالي منها هي لواقع من ناتهم اللي رازاني هنكم مشتاق تنبو بينهم لواقع بشين لا في تيبول واسين من كي من بس فكرة عدالة دكم أما برسيارة كي منه عدالة من كو همو من دزانين هي كزنات وانا بلينية باشا كزنات وانا بلينية يعني إما تيامانايا بلام إما اهتمامي بنادم يعني أسأل جاتي أوي أو خلقا مرة دكا بشوان مركا مرق بوتا قبلي أقر شاكا ببوايتا قبلي چي رودا باش بوا من حزم ليا ببن باندازيار بلام حزم لين يا ببن بچاك ببن بعادل حزم ليا ببن محامي بس حزم لين يا ببن عادل حزم لينيا بما حاكم بلام حزم لينيا بما عادل إنساني عادل حاكم نية أصلا بعكسه إنساني عادل حد هرجي رادك لو شوينيك حكم سا جبروي حاكم كان لعدالته ونين حاكم أو هيزك أو حقيقة دعوة كراوة بحاكم أزادي عدالة ربطن بيكو ببي يكتب لازم وملزوم يكن من نالم بهز إنسان ناتواني إنسان والبكي عادل بيه بهز ناكر إيه بچي دكري أدبي أزادي بأزادي دكري بهز بعكسه أو تونا أونا عدالتي كتياتي چي دكي كبتي دكي دي شاري توا كاتك كام هزل سرينا ما يوكي خوي ليه ديتوا بلام كسب لنا خوي عادل بو اگر او كسامو الزخ هذه الدنيا برامبر بكار بيني چيا عادل نهلت يعني عدالة وكيزكي ناوكي نقوى قوي كمن تو ناچار كم حكومت دتواني دسي زكان ببري دتواني توزانم لوتي كركان بقرتين شو اشتاق لما انا دتواني بكا بلام ناتواني انسان قوالي بكا عادل بي رازقو بي باش بي فلان بي دتواني مش مكان سجن كان زندانيان كان اگر هزي اما اوقات جنگي هزا كجنگي هز او اوقات هز حقا نك حق هزا بلام يد انساني حق او بزانا هزي همو دنيا هي بلام هزي همو دنيا هي بو چي بو خو پاراستن نا
بۆ ئەوەی خۆی بپارێزێ یار بەڵام هەموو دنیا کۆ بێتەوە ناتوانێ نەحەقیقی پێ بکە ناتوانێت کە من نەم کرد تۆ چی لێ دەکەی یادی دەتوانیشم لێکەیت من نایکەم پێم دەڵێن ئەو کەسە بکوژە من نایکوژم ناتوانم نێکوژم ئەی ئەو کاتە دەستم دەگرێ و دەمانچەکە دەخاتە ناو دەستم و پەنجە بە دەستمادەنی ئەو من نەکوشتووە دەتوانێت کەس دەتوانێت کەسێک بە کەسێ بکوژی ئەگەر خۆی نەیە دەتوانێت یانی چی یعنی کەواتە ئینسان لەگەڵ ئەوەشە کە ینی هێز لێرە سفر هێز هیچ مانای ناگەین کە من هەموو دنیا کۆ بێتەوە نەتوانێت کەسێکم پێ بکوژە ینی چی ینی دەتوانم حەقوم کەواتە هێز ڕەبتی بەچی ئەو نییە بۆوەنی هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی ئینسان هێز بکاتە پاساو بۆ ئەوەی کە ناحەقی بکە بۆچی چونکە دەتوانێت ناحەقەکە نەکە بەڵام دەکرێت دەناوچێت بەڵام ئیترەمەیە مەوزوعەکە هێز و ئازادیە هێز یەکسانی دروست دەکە بەڵام هێز عەدالەت دروست ناکە ئەمە ئینەکەیە ئەی چی عەدالەت دروست دەکە ئازادی کەواتە ئازادی و عەدالەت ڕەبتن بە یەک هیچ کاتێک پێویستیان بەیەک بێ من پێم وایە هیچ کاتێک دادوەری پێویستی بە هێزن خۆی هێزە چۆن حەق خۆی هێزە حەق تۆ لەویا مەبینە حەق هجووم ناکە حەق بەگری دەکە لەویا ببینە کە کەسێ ناحەقی ناکە هەموو هێزی دنیا کۆ دەبێتەوە ناتوانێت بۆ ئەوەی قسەیەکەیە من بیڵێن هەم پارچە پارچەم دەکەن من ئەم قسەیە ناڵێم وایە دەتوانم قسەکە نەڵێم ینی ئیمکانەتی ئەوەم تایە دەکرێت لە ناو ببرێم بەڵام ناکرێت بە زۆر ناحەقیەکم پێ بکەن ئەمە ڕۆشنە وتم هێز دەتوانێت یەکسانی دروستکە بەڵام هێز ناتوانێت کەسێک بکاتە کەسێکی دادوەر هێز ناتوانێت کەسێک بکاتە کەسێکی حەق دەتوانێت وای لێ بکات ناحەقی نەکە بەڵام ناتوانێت وای لێ بکە حەق بێت ئەمە شتێکە بە منطق بیری لێکەرەوە وانە ئەمە شتێکی منطقیە آخر هەندێک شت هەیە ناکرێ هەر لە خۆ هەل قسەکردن ئەمە تۆ دەبێت منطقەکە دەبێت بنەمایەکە دەبێت بۆ قسەکردن کاتێ من شتێک دەڵێم بنەمایەک هەیە لە بنەماکەەوە شتەکە دەڵێم ئەوە ئینشانیە لە بەرم کردبێ ینی شتێک نییە بڵێ وڵا فلانەکە زوای وت و فیسار کەس بنەمایەکەیە نام مۆزوعەکە قەنەعەت نییە مۆزوعەکە بنەمایەکەیە بە پێ ئەو بنەمایە دەڵێن ئەخە مۆزوعەکە تێڕوانی نییە ئەم مۆزوعەکە لۆجیکە مۆزوعەکە ڕێی من نییە لەسەر شتێک ئەمە ڕێی نییە ئەمە لۆجیکە لۆجیک ئەمە کە من دەڵێم هێز ئەی من ئەوەتە دەڵێم تۆ دەتوانێت ڕەدی ئەمە بکەیتەوە بڵێم ئینسان تۆ دەتوانێت ڕەت گیانم دەتوانێت ڕەت آخر دەخۆم ئەمە نییە من ئەندروز ناکرێ ئینسانی ئەو کە ئێمە باسی دروستکردنمان کرد ینی چی ینی کۆمەڵێک خەڵ کۆمەڵێکی تر دروست دەکەن ئەمانە دروستکردن وانە دروستکراون یعنی ئەوانە محکومن بەمە ئیتر عەدالەتی کۆمەڵایەتی چی ئەمانە دنیا بووکە شوشەکەن بەدەستی ئەمانی تر کە دروستیان کردوون ئیتر عەدالەتی چی ئەمە دەکرێت فعلەن تۆ لە ڕێگەی پەروەردەوە کۆمەڵە تەیری سێر و سەمەرە دروستکە بە ناوی ئینسانەوە دەکرێت دروستیکەی بەڵام ئەمە یانیەوە نا عەدالەت وات کردووە کە ئینسانانە باش بن وات کردووە کە ئینسانانە چاکە ناتوانانی تۆ بیچێنی لە دەرەوە چاکە لە ناو ئینسانایە دەبێت بێتە کۆمەلگایەکی یەکسان دموکراسی ئەمانە دەکرێت يعني كومالجا أكرم الأخيار لفما أرجوكم كومالجا تصوتن به بلام لعرسي وقت أشتيانية أبصانيتو يعني أم جور لكن أسكتين بدأ فروري إنسانك ما مدرسة هميشة حقي فرق سنة جاني من هميشة جانم ظلم إلى فرق سنة جانم يعني أبصانيتو جانم وسط الوقت أنا طاقم جاي جواب مروز آخرنا تولا موضوع كدشتي كورة كناوي شيء كورة كناوي چەمکی عەدالەتە لە ڕوانگەی فەلسەفەوە بڕۆ یەک کتێبی فەلسەفیم بۆ بێنە کە ئاوا باسی مۆزوعەکەنەکە ئاوا کە من باسی دەکەم بەس کتێبەکە فەلسەفی ئەی چۆن باسی دەکەم باشە لای بنیتس لە خەیاڵا دەچی
کۆمارەکەی ئەفلاتون خەیاڵیە هی گڵەوەی ناوی ناوە دەوڵەتی نەتەوە ئەمە خەیاڵیە ئەوەی منیش دێڵێم خەیاڵیە ئەی من وتومە خەیاڵیە نەموتوە ئەمە شتێکە هەیە لە واقعا دەکرێت من تۆ سەرەتات بیرچوویەوە من ئەم پرسیارەم کرد فکرەی عەدالەت فکرەیەکە دەتوانین بێنینە ناو واقعیانە حەسەب ئەوەی تۆ دێڵیت من جوابی ئەم پرسیارەم نەداوەتەوە کە دەتوانین بێنینە ناو واقع ئەوەم جواب داتەوە ئیمکانیەت هێنانە ناو واقعی لە ناو ئینسانە هەیە و فەیلسوفەکانیش لەوێوە ئەمە دەڵێن کە ئیمکانیەتی تحقیقبوونی ئەو کۆمەلگایە لە ناو ئینسانە هەیە ئیمکانیەتەکەی لەبەردەستایە کە خۆی ئەم ئیمکانیەتە فعال ناکە ئەوە مۆزوعێکی ترە ئەوە ئێمەین خەیاڵین لە ڕاستیە ئێمەین ئەو ئیمکانیەتە لە بەردەستمانە هەیە چالاکی ناکەین فعالی ناکەین ئەوەنا ئێمە هەمومان دەتوانین دزینەکەی ناتوانین دزینەکەی ئەی دزیمان نەکرد فلانمان نەکرد پۆلیسمان بۆ چیە دەتوانین کاکە دەتوانین ناتوانین من دانراوم بەم ڕاقیب لەسەر کۆمەڵێتە لە بەرەوەی قۆپیە نەکەن ناتوان قۆپیە نەکەن ئەی چی دەبێت من کاکە با لەوێ نەبوو قۆپیە نەکەن ناکرێت دەکرێت قۆپیە نەکەن ئەمانە شتیانەکەن ممکنن بکرێن یعنی شتانێک نییان ئەی بۆ من قۆپیەم نەکردووە بۆ فلانی تریژ نەکردو خۆ مەجموعەکەن هەر مامۆساکەش بچێتە دەری هەر قۆپیەکە ناکەن یعنی چی یعنی ئیمکانیەتی ئەمە لە ناو ئینسانە هەیە یعنی وەکو ممکن هەیە هەر شتێکیش وەکو ممکن هەبوو یعنی چی یعنی فعلی دەبێتەوە با یەک کەسیش کانت وا دەڵێ فکرەی هاوڕێیەکی بە وەفای ڕاستەقینەی ئاوا ئاوا ئەمە فکرەیە لە ناو هەر یەکەمانە هەیە ئەگەر بە ژیانی مرۆڤایەتی لە ئەوڵەوە هەتا ئێرە ڕەفیقێکی ئاواش لە واقعا نەبوو بێ ئەمە معنای ئەوەی نییە کە ئینسان ناتوانێت ببێ بەو ڕەفیقە ئەمە کان وا دەڵێ ئەگەر لە سەرەتای بەشەریەتەوە حتا ئەم لەحزەیە من و تۆی تیاین کۆمەلگایەکی ئاوا نەبوو بێ ئەوە ینی ئەوە نا ئیمکانی بوونی نییە و ئەوە ڕەت ناکاتەوە کە ئەم کۆمەلگایە ئینسان ناتوانێت دایمەزرێن کانت ئاوا دەڵێت کانت کۆمەڵە حکایەت نییە هیگڵ کۆمەڵە حکایەت نییە لۆجیکە دوو قسە نییە من بیکەم و نیچە وای وتو فلان وای وتو فیسار وای وتو ڕاوەڵس وای وتو فلان وای وتو ئەمانە تێقەڵ و پێقەڵ باسی بیت گنیشداین دەکرێت لەو ڕاوە باسی کان دەکرێت ئەخر ڕەبتی ئەم دوانە چۆن دەکەیت نە باسی تۆ ناکەم باسی ئەوە عمومەن دەکەم عمومەن چۆن ئەمە قسە دەکەین لەسەر مەوزوعەکان ئێمە کێشەمان ئەوەیە لە قسەکردنمانە بنەمایەک نییە و فەلسەفەش بەل لە هەموو شتێک داوای بنەما لێ دەکەم کە فەلسەفیانە بیری لێ کردەوە بنەماکەت کووە ئیتر ئینشایات نییە من پێم وایە بۆ چوون و مۆچوون نییە من بۆ چوونم وایە ڕەئیم وایە لەناو فەلسەفەها ڕەئی ڕێگەی نابێتەوە کە بنەما هەبوو ڕەئی نییە کتێبەکەی هیگڵ بخوێنەرەوەی کە لەسەر مێژووی فەلسەفەی من خۆم تەرجەمەم کردووە لەوێ زانە چۆن باسی ئەوە دەکات ڕەئی ئایا لە فەلسەفە شتێکەیە بەناوی ڕێی ئەمە ڕێی من و ڕێی تۆ لەناو فەلسەفە بوونین فەلسەفە ئەم کۆمەلگایە چی دەکات حەسەب ئەوە ئیمکانیەتی ئینسانەیەتی تەسویری دەکات بابا چۆن ئەینا لەم ئیمکانیەتەکە هەیە ئەیانی چی ممکن لەگەڵ مستحیل خەیاریە یعنی ئەوەی کە ناکرێ ببێ ئیمکانیەتەکە لە بەردەسانیە فەرزان من دەمەوێ ئەو کامێرایە بکەم بە حشتر ئەمە شتێکی مستحیلە چونکە ئیمکانیەتی ئەوە نییە کە ئەمە ببێ بەوە بەڵام ئیمکانی ئەوە هەیە ئینسان باش بێ ئینسان حەق بێ ئینسان ڕاست بێ ئینسان فلان بێ چۆن ئیمکانی ئەوە هەیە خراپ بێ جەلاد بێ فلان بێ ئەم ئیمکانەش هەیە فەلسەفە ئیش لەسەر ئەو ئیمکانە دەکات ئەگەر ئەم ئیمکانیەتە فعلی ببێتەوە چ کۆمەلگایەک دێتە ئاراوە یعنی کۆمەلگاکە کۆمەلگای ئەگەریە ئەگەر ئەم ئیمکانیەتە نەک خەیاڵیە ئەگەریە احتیمالیە ئەگەر ئەم ئیمکانیەتە چالاک ببێ ئەو کۆمەلگایە چۆن دەبێت وە کانت باسی کۆمەلگایەکی ئەوا دەکات بە ناوی کۆمەلگای ئامانجەکان باسی ئەوە دەکات ئەمە ئیمکانیەتە چۆن ئەگەر فعلی ببێتەوە کۆمەلگایە چۆنە تاکەکانی چۆن پەیوەندیان چۆنە هەر یەکە لەو فەیلسوفانە باسی ئەو کۆمەلگا ممکنە دەکەن
كأجري أوي هي إنسان بتواني بينا توقع وبينا تعالوا لبر أوي ممكنة أو لفلسفة منطقة هي أوي ممكنة واقعي دبيتوا بس أوي خيال طلاوة أو واقعي نابتوا أما إمكاني هذا وش هو يقول ده أوي بعكس أوي ممكنة راستقينية لا يقول شوية أوي لعقلها هي جالوا كعادة بيت أوي كالعقل أساسي نبي كهتها نواقعه أو خياله بلا واقعي شابت بوشي شنكا دونها يقولوني نية أما أنا دبي ليك جاكينو أنا بمسقفة هنيك خلق خريجتي ناقاد بما أما بيسا كورس بكريتو بيسا بخرن لنا معنا أنا نشتانك بيسي بخرنويكي خرنيدو ديجا بقورو سيمنا لو كومالا حكايات وكومالا الرسلم دولة لا إنه ما تواني لفلسفة كيف كان سكتنا براسي دائما هنينيا يعني بداشي نابين أم رأيته أما كان لنا أو بيصالة حتى شنا بعزيدة كان هيك قرا هيك هل يكترف يخوي دقريو والمصالح يخوي كوملا شو ده يديكاتو كوملا لا ينك دقريو لا ينك كتر دكاتة بجنوتي دقريو بديتي دقريو أما نجاني بيتش وده بيعم ثقافة بقرر لثقافة هيك سطحي ايديولوژیو بروسة ثقافية كبنمايكي بنماكي بيكنوبي وتالي اشتكان تبري ومش براسي لا تواني او مثقفانية كيساهمانا لا تواني او انانية ولا تواني او انانية بين شرحي منطقي رسوب وفنا لا تواني او انانية بين كتابكي كانت بين شرحي كم بوشي چونك اتماما بوشانا نداو ومنش ناتوان براسي وكو اوان سكورو سينار كم چونك من ناتوان طرف جيري بكم ناتوان بسمو قال بريك ولي بريكي تدويران كم وأمام بكر دايا ما دعت ميرا أساب بخم لشين يخون خريكي إيشو مصلحته كهرباء يخون بو لبروا دبير براسي يعني من سببي أويكا زور جادين دلان سينار ما ألم كاك ناتوانم سينار چونك دزانم أوشتانا يعني نابت من ناتوان دعمي أو دوري لثقافة بكم كثقافة يكي زور سطحية بس سينارك كردم لكورسكي كانتا يك مانغوني وزياتر نقل لكورسكي كانتا لكليش كاتك وجبيكي تازة دهاتم دو مانغنم تنها دبايا سقابن بوا تا أو فوزايا لنا نامه إنجا دكونا بالكنوة تاوكم شكان باسكي لكورسكي كان مانغوني لهر دنگ وهراوريا اكي سيدو سمربو حتى بربران قربالكي دنگ نما بربر ايتراتي نسر كتابة قود اسمان تيكت يعني جولك لقربالكي دنگ ببوني رأي منو رأي تو كما أمس ثقافة سطحية ودوزوا وبرهم يام ثقافة يشا أما بواي كردوك كإيما نتواني بكينا وأوي منش دي كم براسي هلا بروشا من لوانيا استئذان كذا بناوي عرفان أهلا كاتك من قلت لنا ودكانا سقالي ثقافة وموسيقى بلاك إنه أنا بوشي شو كذا مرحلة كقناعك جيش ما أويك أم ثقافية ناتو أنا حلي كشيء مكا أم ثقافية ناتو أنا پروردهی فكري دروستي خنراني خلقت هلا بروي رجايكي كل رسم كده رجايكي ترهدت موضوع كورسات وشتكي باش ولا لا و استشوتات درجي بيدا دم ويوادارم كورسا كانش ليوتيوب لاو دبتو مرجني خوم اللي ربي كم عليه بكم أنا كم تابع هذا كم بتوانن لا بفيديو برادر أنا ما نوده بنبوي أو خلقت الكداوي هي لا كورسا كان BBC لرادي يوتيوب ودتواني دايجريتو دتواني جيرب وكورسا كان دابز يوي كانت لسات موضوعي أخلاق وأم بابتي لي رباس من كرتا وكورسا ضرورة بو زيادة فراوان دي متقشتم دي كورسا كي تشكراوا بنا وي برقرينا مكي سكرات كأما براسي باسي أخلاقي عمل يعني أم كورسا بنيني كسيكي أخلاقية لجناو جيانا لك كاركتري سكراتا يعني كسيك أجر بقاد بوي عادل بيت يعني
متەقیشە یعنی دەستپارێزە دەستی خۆپارێزە ئەوانی تریتایە ئەو فەزیلەتانەی تریتایە یا وەکو ئەمیش وەکو ئەوەی کە پیشەییە ئەگەر ئەندازیار بوو بۆیەوە کە ئەندازیارە ناتوانێت پزیشک بێت کەسێکی بایۆلۆجی ناتوانێت بۆ نمونە کەسێکی فڵانی بێت ئەوانە کە پیشەکانی يعني بواتای كتير بلون كسي فضيلتمند كسي فضيلتمند أو كسي كهم فضيلتكان كده ئایا کەسێک لە فەزیلەتێکە بە شتێک فەزیلەتمەند بوو بە فەزیلەتێک لە فەزیلەتەکان ئایا بانی تریش فەزیلەتمەندە یا وەکو تەنها بەو فەزیلەتە فەزیلەتمەندە ئایا فەزیلەتەکان گەیشتن بە یەکێکیان بارەمەندبوون بە یەکێکیان چونکە فێربوون نییە فەزیلەت فێری نابی فەزیلەت دێتە بوون لە ناو تاوەکو شتێک گەشە دەکات و پێ دەگات و تۆ وەری دەگری ینی لە ناوە وەری دەگری نەک لە دەرەوە لەبەرەوە لە دەرەوە وەرناگیرێ فێریش ناکرێت ینی بابەتی فێرکردن نییە ئەم ناقەشەکەی سوکرات و پرۆتاگۆراسە پرۆتاگۆراس دەڵێ فەزیلەتەکان فێر دەکرێن بەزەم دەڵێ فێر ناکرێت جا پرسیارەکەی ئەموانەیە ئەوەیە ئەوەی سوکرات دەپرسێت ئایا یەکێک بەخشندە بوو لامان کاتە مەوزوعێک هاتە پێشەوە مەوزوعی عەدالەتە عادل دەبێت یا مەوزوعێک هاتە پێشەوە بۆ نمونە ئەمانەتێک کەوتە لای ئەمانەت پارێز دەبێت لە عینی کاتە کە عادلە یا مۆزعێک هاتە پێشەوە ئازاد دەبێت لە بەرامبەر ئەوەی کە حەقە ینی بەوەی کە لە بەرگریکردن لەوەی کە حەقە ئازاد دەبێت دوکە ئازایی ئەمەوا تێدەگەینەرەوەیە چینە ناو خەڵک بکوژین ئازایی عیلاقەی بەمەوە نییە ئازایی جاری وایە ئەوەیە تۆ دەچیتە بەرپەتی سەدارەوە ینی بەعکسەوە تۆ ئازایی ئەوەیە دەکوژێت نەک ئازایی ئەوەیە دەکوژیت ئەمە پرسیارەکەیە لای ئێوە چی دەڵێن ئێوە لەبارەی ئەمە ئایا ئەمانە پیشەیەکانەوە دیارە پیشەی تۆ ئەندازیاری بخوێنی نابی بە پزیشک هەر دەبیتە ئەندازیار سەرچاوی و فەزیلەتانە هەمووی هەرە و کایەنی کە فەزیلەتەکانی تریشتە ئەگەر لە ڕاستیە ئاخر سەرچاوی پیشەیەکانیش خۆ ئەگەر ورد بۆی بڕۆی ئەوانیش هەمووی لەوێەوە کە پیشەیین فێرکردن ئەساسی هەموویانە کەسێک پێما بێت فەزیلەتی تیاە یعنی بەڕاستی تیاە نەکەوەی وەرگیرە پێما بێت هەموو فەزیلەتەکانی تیاە بەڵام هەلوو مەرجی مثلا وای تیا دەرنەکەوتو هەلوو مەرجی بۆ نەڕەخساوە لەوش بوارەیە کە ئەو فەزیلەتە دەربخات بۆ نمونە کەسێک عادلە صفەتی عادلی تیا درێژاتەوە بەڵام یعنی بۆیە عەدالەتیایە دەشە بەڵام نیەتی تا ببەخشێت من پێما بێت فەزیلەتەکانی تیا بۆ بووێتەوە بەڵام ئەو زەمینە نەڕەخساوە کە وای تیا دەرێت بەخشندەی دانی شتێک نییە ماشتێکی مادی نییە وای تۆ لە کاتێکا دەتوانین بەخشندە بی وایە کاتێکیش دەتوانێت عادل بی دکتۆر ئەی فعلەن تۆ دامون کاتێکا بەس ئەو مەبەستی ئەوە نەبوو مەبەستی ئەوەیە ئەڵێ زەمینەکە ئەگەر حازر نەبوو فەرزەن بۆ نمونە تۆ لامو کاتێکا دەتوانین ببەخشی بەڵام نەکەوتیتە تا شوێنێک کە کەسێک گەیە یا شتێک گەیە پێی ببەخشی مەرجە کەسێک بێت ئەو کاتە فەزیلەتەکە چالاک ناوێت لەوێ چونکە زەمینەی کارکردنەکەی نییە تاوەکو بێتە دەرێ بەس وەکو خۆی لە ناو کەسەکە دەبێت هەبێت کەسێک یەک فەزیلەتی تێدا دەرکەوت دەتوانین بۆ کەسە بڵێن فەزیلەتمەند یان کەسێک دەبێتە فەزیلەتمەند کە هەموو فەزیلەتەکان تێدا بێت دەرکەوتن جیاوازە تێدابوون شتێکی ترە تێدابوون حتمما ئەگەر بەپێی ئەمە بێکە دواتر ئێمە لەوانەکە باسی دەکەین بەپێی تەسەورەکەی سوکرات فەزیلەتەکان یەکن کەواتە ئەوەی کە دەردەکەوێ دەرکەوتنی هەمان شتە کەسێک فەزیلەتەکانی تێدا نەبێت هەیە شتی وایە کەسێک هەر فەزیلەتی تیادا فەزیلەتەکان وەرناگیرێت بەتەبێت هەیە هەبێت بەتەبیعی چالاکبوونیان لای مرۆڤەکە خۆی کەسێک فەزیلەت ویست نەبێت لایخوا بۆ هەموو کەسێک دراوە دەبێت جیاوازی وای کەسێک عاشقە فەزیلەت نەبێت
کەسێک عشقە فەزیلەت نەبێ ئەو عشقا بۆ فەزیلەت وا دەکا گەرمی دەدا بەو تۆوە بەرەبەرە گەشە بکە یعنی مەیلی ئێمە عشقی ئێمە بۆ فەزیلەتەکان وا لە فەزیلەتەکان دەکا لە ناومانە سەوز بە پشکون یعنی ئێمە بۆ فەزیلەتەکان دەتوانین پشکوتن بەکاربێنین چونکە شتێکی میکانیکی نییە بەڵام بۆ فێرکاریەکان پیشەیەکان فعلەن هەر وەکو وایە ڕێک مەکینەیەک لە ناو بەشەرەکدانی ئەو مەکینەیە ئیش دەکات یعنی بۆ نمونە تۆ زمان شتێکی فێرکاریە نظامێکە لە ناو مێشکی منداڵەکە دەیچێنیت و بۆ قسە دەکاتەوە تۆران فەزیلەتانە بەیەکەوە بەستراون ئەم مەسەلا یەکێکیان زوهور بکات لە کەسەکە ئەوە زەمینە ئەدا بە ئەوانی کەش لە ئەوانی کەش بێنە دەرەوە لە ڕاستی ئەگەر پارێزگای لەو فەزیلەتە بکە ئەوانی کەش هەر لە تەنیشتی ئەوە ئەی خۆی لە تەنیشتی ئەو نین خۆی هەمان شتە لە ناوێت بەس بەڵام دەرکەوتنی ئەم هەمانە جیاوازە بە پێی بە پێی ئەو زەمینەی کە هەیە بە پێی تەنانەت بە پێی مەیلی ئەو کەسەش بۆ ئەو فەزیلەتەیان یا ئەوی تریان بس دكتور من هسه جیاوازیان هەیە ئەوەی کە عادلە ئەوەی کە عادلە ئەبێ هەموویان تیا لە هەمان کاتا ئەی ئەوەی ئازایە ئەوەی ئازایە ئەکرێت ناتوانانی بڵێ تیاتی یا تیانە بەس ئەکرێ ئازا بێت و ئەوانی تر ناتوانانی دەرنەکەون دەرنەکەون شتێکی ترە بەڵام کە زەمینەی هات ئەگەر دەرنەکەوت بس ئەگەر یانی ناکرێت کەسێک ئازا بێت و عادل نەبێت حەق نەبێت چونکە ئازایەتی ئەگەر ئازایی بە بەجەرگی وەسفیکەین نا بەجەرگینە بەجەرگی هەمویان پێوەستن بەیەکەوە بەس لە عەدالەتەکەی هەمویانە بێ ئازایەتی تۆزی کێشەی لەسرە ئایا فەزیلەتە یا فەزیلەت نییە ئەو کێشەی لەسرە بەس ئازایەتی لە چاونەترسی دەبێت جایکەینەوە لە بەجەرگی جایکەینەوە کەسێک هەیە خراپە بەڵام بەجەرگە بەس ئەوەی ئازایە هەر دەبێ بە زەرورەت چاکیش بێت کەواتە لەو شوێنە ئازایە کە چاکی هەیە یعنی چاکێکە ئەساسی ئازایەتەکەیەتی فەرزەن حەقەکەیە شتێکەیە حەقە ئەو لەسەر ئەو حەقە پێ دادەگرێت بۆەوەی لەو حەقە لای نەدەن بۆەوەی هەلەو حەقە لای بدەن دەیترسێنن بەزەو لەسەر حەقەکە دەمێنێتەوە بەمە چییە؟ بەمە ئازایە چونکە لەسەر حەقەکە ماوەتەوە جورئەتی ئەوەی کردووە کە لەسەر حەقەکە بمێنێتەوە بەس ئەمە لەگەڵ کەسێکە کە وەکو سەرخۆش وایە هیچ حسابێکی نییە حساب بۆ تەنانەت بەس مەیلی حەزکردن لە سەیتەرەی ئەویتر غەریزەی سەیتەرەکردن لەلای لە غەریزەی ژیان بێسترە یعنی پێی خۆشە نەژی ئەگەر بێت و زاڵ نەبوو بێ لە دۆخی زاڵبوونا نەبێ بەسەر ئەوانی ترا یعنی زاڵبوونەکەی پێخۆشە هەیە هەر لەبەر ئەوەی کە فعلەن لە زاڵبوون دەکەوێت ئستعدادی هەیە هەموو شتێک بڕوو خێنە خۆشی تیا بچێت چونکە ئەمە دەسەڵات خوازە باز ئەوەی کە حەقوازە دەکەوێتە ئەم شوێنە تامان لە ڕوو دەرکەوتنەوە هەردووکیان وەکو دەرکەوتن ناتوانیاوە بە ئاسانی جیان بکەیتەوە ئەجیا ناکرێنەوە چونکە هەردووکیان ترسێک ڕوبەڕوویان دەبێتەوە بەڵام ئەوەندە هەیە هەستەکەم ئەوەی کە ڕەبتە بە ئازایەتیەوە بە مانە ئەخلاقیەکەی لە حاڵەتی بەرگریایە ئازایەتەکەی لە بەرگریا دەردەکەوێت نەک لە هێرشکردنە هەموو ئاماژەیەک بۆ هێرشکردن ینی لە کەسەکە کە دەردەکەوێت ویستی زاڵبوون لە پشتیەوە هەیە ینی غەریزەی دەسەڵات لە پشتیەوە هەیە ئەمەیان ڕەبتی بە سروشت و ڕاهاتن و ئەوانەوە هەیە لێرەوەیە ئەڕستۆ پێی وایە کەسی ئازا دەکرێمە خەڵکەکان پەروەردەکەین ئازابن بەس بەڕاستی ئازانین ئەمە وەکو وایە منداڵێک فێر دەکەی دەست لە مارومێرو بدا دەڵێ و منداڵە ئازایە بەس ئازانیە چونکە ئەسڵەن ئەم منداڵە نازانێ ئازایەتی چییە نەترسە ناترسێ لەو شتەوە ئەمە دەکرێت پێ بڵێن نەترس بەس ئازا نییە کاگرا منیش لەگەڵ ئەو ڕێی ئەوسا ماوەسا ئەو پێ وایە عەدالەت ڕەنگە بەرزترین پڵەی پلەی فەزیلەتەکان بێت چونکە دەرکەوتێ عەدالەت یعنی ئەگەر ئینسان بە حەقیقەت گەشت بێتەوەی کە عادل بێت دەرکەوتێ عەدالەت زیاتر دەرکەوتەیەکی ئەوەندەی با بڵێین نامادی ئەوەندە مادی نییە هەر بە نمونە ئەوەی کە بەخشندەیە حەتمەنە بێ عادل بێت
مثلا نويك أعزاش هرب عادل بي هقول هنا لسداري دانك قاضي محمد آخر قروا بيو كاتب برسينات وين بلين عدالة برسلين أنا دكتور بس بۆچی چونکە فەرەزان تۆ ئێمە دەڵێن عەدالەت بەرزترین پلەیە وایە بەڵام لە خوارەوە چی هەیە بەخشندەی هەیە کەواتە کەسێک دەتوانێت بەخشندە بێت و عادل نەبێت وکە پلەکەی بەرزترە من زیاتر ما بس ئەگەر ئینسان بگاتەوە ڕادەیە کە عادل بێ مثلا لا زایەتیە ئەوەی کە بە جەرگەکەی لە دەکەی لا زایەتیە مثلا لە سێدارەدانەکەی قازی محەمەد تحقيقي عزائتي لما كان تحقيق عدالة الشرع من ليران منظور مثلا جامل ما بس مش ما بس اي اما وايه بس ما بس ملفله بنديكيه كاميان بالاتر لكاميان اما دكوين انا جاكاريه يعني فضيلة كان جاوازن بلام جاكارني بلام بيشكان لسر اساسي جاكاري دروز بون إنسان عادل بنات بس وايه بلام اگر بلين عدالة لسروي همويانويه يعني شي يعني ذكرك كسكب بخشنده بلام عادل نبي زين شو مثلا عدالة تنيا ربطي بابلين مادونية مثلا لما دي رنجت تو بتواني تحقيقية لا موضوع كونية كمادية أنا إما كدلين عادل كسي عادل كسي عادل نقر لهم هنا ده بلا بيركنوش عادل يعني بلا بيركنوا عادل بي يعني شيء يعني حقيقة جايته دايبيني نابي بيبوشي ده بحق بده يبو حقيقته دركبت ما دام سجل فضيلة كان يكشو أنا أقرأ أمانة هم ليك مستوى يعني تواني من برجولزم يعني أخي خوي كاتب نعم مش فضيلات عارف فضيلات شتێکی تایە لە فەزلەوە هاتووە یعنی شتێک فەزلی بەسەر شتێکی ترایە یعنی لەم شتا شتێک هەیە لە ویترانەیە یعنی فەزیلەت وشە عەرەبیەکە من هەستەکەم دەقیق نییە لە ڕاستیە نازانم بە وشەکانی تر من لەم مەوزوعات چاکەکانم بەکارهێناوە چاکەکان کە ئەسلیان چاکەیە یعنی چاکە جۆرا و جۆرە هەمە چەشنە چاکە عەدالەت چاکە تەقوا چاکە بەخشندەیی چاکە هەمویان چاکەن لەوێەوە دەتوانین من بەوەسم لەوە نەبوو بڵێن ئەوە پلەبەندی بە هیچ شێک پلەبەندی نییە بەس ئەو کەسەی کە عادلە زەمینەی هەیە کە هەموویانی کا دەرکەوێت وایە ئەو کەسەی عادلە بە ضرورەت ئەبێ هەموویانی کا دەرکەوێت بس ئەوەی کە ڕاستگۆیە ئەکرێ زەمینەی عەدالەتی تیا بۆ نەڕەخسێ ئەکرێ زەمینەی بەجەربوونی بۆ نەڕەخسێ ئەکرێ بەجەر بێ و زەمین آخر تو ئێستا کە دەڵێن ڕاستگۆیە لە زمنی ڕاستگۆیە لە زمنی ڕاستگۆیە چی هەیە عەدالەت هەیە لە زمنی عەدالەتە بۆ نمونە بۆ ئەوەی کەسێک عادل بێ ئەگەر خۆپارێز نەبێت چۆن دەتوانێت عادل بێت هەیە هەمویان هەیە بەڵام یەکێکیان کە زەقە بێت خۆی عەدالەتەکە یعنی تۆ ناتوانی عادل بی ئەگەر بەخشندە نەبی ئەگەر خۆپارێز نەبی ئەگەر ئازا نەبی ئەگەر حەق نەبی ئەگەر دانا نەبیت يعني أكري كسر راس بومي بلا عادل نبي ناكري من ناكري بەڵام لای زەمینەکە ئەو زەمینەکە ئێ ڕەخسەنی بۆی کە ڕاستگۆ بێ تیا دەرناکرێت وایە تۆ فەرزن زەمینەکە زەمینەی عەدالەتە بەڵام کەسەکە خۆی بەخشندە نەبێ عەدالەتەکەش دەرناکەوێت یعنی ئەمانە هەمووی لەو زەمینە هەر کار دەکەن ئایان ئەم کەسە بۆ ئەوەیە و کردەیە عادلانە کردەیەکی عادلانە ئەنجام بدە دەبێ بەخشندەی مشارەکەی تیا بکە دەبێ هەمووی مشارەکە دەکەن بەڵام ئەم کردەیە کردەیەکی عادلانەیە بەخشندانە نییە مێرەبانانە نییە بۆ ئەم کردەیە کردەیەکی ئازایانە نییە کاتێک ئازایانە دەبێت کە شتانێکان ترس دروست دەکەن لە بەرامبەر ئەوەی کام کردە عادلانە ئەنجام بدرێت ئەو کاتە یەکسەر ئازایەتی مداخەلە دەکات لەوانەیە ئازایەتەکە زەق بێتەوە
عادلەکە بشارێتەوە ئەو کاتە و کەسێ ئێمە وەکو کەسێکی ئازادەی بینی نەک وەکو کەسێکی عادل لەسەر بینینی ئێمە بۆ کەسەکە ینی لە دەرەوە خۆی ئەوە قسەکردن لەسەر دەرکەوتەکەی لەسەر دەرکەوتەکەی بەس لەم دەرکەوتە چی مشارەکە دەکات هەموو ئەوانە مشارەکە دەکەن پێکەوە ئەزانی مەبەستی من چێ پشت هەموو ئەمانە یان با بڵێن ئەو بازنەی هەموو ئەمانێتی یاخرێت و چاکبوونەکەی چاکبوونی مرۆڤ ئەگەر مرۆڤ لە پرۆسەی چاکبوون نبوو ینی چاکبوون لە ناوی فعال پێتر بەهرەکان هەمویان کە ئینە ینی حازرە بن بۆ ئەوەی هەر لەحظە زەمینیان بۆ بڕەخسە بێنێت خۆی ئەساسی هەمویان زەمینەی هەر کامیان لە هەر کوێ ئەساسی هەمویان وایە ئەساسی هەمویان چاکبوونە لە چاکبوونا چاکە حکمی تۆ دەکات کە حکمی کردی لەوانەیە حکمکردنەکەی لە فۆرمەی کردەیەکی عادلانە هەبێ یا لە کردەیەکی ڕاستگۆیانە هەبێ یا کردەیەکی حەقانی بێت یا لە کردەیەکی مێرەبانانە یا شتێکی پێش ناتوانین بڵێ ئەوەی عادل بوو هەمویانی ینی بڵێن ئەکرێ ئەم کردە عادلانە ئازایەتی و بەخشندەیی و ئەمانە هەموو مداخلێکی یاکەن چۆن ئەکرێ هەر کردەیەک سەر بەخۆ بێت مثلا عادلانە آخر ناکرێت تۆ فەرزە من لە شوێنەکە دەمەوێت کردەیەکە یعنی ئەم کردەیە عادلانەیە لە من دەرکەوێت ئەم کردەیە بەڵام ئەم کردەیە لە شوێنەکە بۆی لە من دەرکەوێت مەترسیەکی گەورە هەیە ینی دژی دەرکەوتکردنی ئەو کاتە دەبێت چی بێتە پێشەوە مشارەکە دەبێت ئازایەتی بەشداری بکە ئەگەرە پێچەوانە بکەین دیوەکەی بڵێ ئەگەری ئەوەش هەیە بەشداری نەکا بەڵام ئەمە دەبێت حازر بێ هەر کاتێ زەرور بوو بەشداری بکە پرۆسەی چاکبوونەکە گوتم هەمووانی تیا حازرە فەزیلەتەکانی تیا حازرە دروستە بەڵام زەمینە ینی جۆ زەمینەکە وەکو ئەگەر هەمویان دەبێت حازر ئەزانی کە ئەڵێن زەمینەی عادل بوون کە ڕەخسا کەواتە هەموو ئەوانی تیا بەشدارە بن هەموو فەزیلەتەکانی تر نار عدالت ینی ئەوانی تریش هەر کام لەینەکان قسەی لەسەر بکەین ینی ئەبێ حساب بۆ زەمینەکەی بکەین زەمینەی عدالت ڕەخساوە بۆ کەسەکە عادل بوون کە عادل بوونکە ئەوە ئەو زەمینەیە تەهدیدیەوە کە فەزیلەتەکانی تریش بێنن زمینە بۆ فەزیلەتەکانی تر وایە دەکرێت وا بێت تا زەمینەش نەڕەخسێت تۆ ئەخر مەرج نییە پێز ناکرێت وەکو مەرج ناکرێت وەسەی بکەین مەسەلەن مەرج بکەین بەوە بڵێن بەزەرورەت تۆ کردەیەکی عادلانە لە زەمینەیەکە کە پێویستی بۆ کردە عادلانەیە دەرکەوت دەکات بە زەرورەت مەرجە ئازایەتی دەرکەوت بکات مەرج نییە بەخشندەی ئامانی تر ئەگەرن بەس ئەمە لێرە کردەکە کەسێکی عادل کە ئەو کردەیە دەتوانێت عادلانە ئەنجام بدا ئەم کەسە دەکرێت ئەو کردەیە بکە ئەبێ بەرەمەندەکانی تر فەزیلەتەکانی تر ئامادەیە ئەوانی تر بەشداری دەکەن ینی بەشداری دەکەن بەڵام هەر یەکە بە پێی ئەوەی کە پێویستە بەشداری دەکەن بەڵام تۆ ئەگەر خۆت لە خۆتە ئەمە تیا نەبوو بێ بۆ جارێک بەخشندە نەبوو بیت و نەتوانی بێ بەخشندە بیت لە عینی کاتیشە ئەم کردە عادلانە کە داوای بەخشین لێ دەکات نابەخشیت و کردەکەش ئەنجام نادەیت چونکە بۆی کردەکە ئەنجام بێت دەبێت شتێکەیە بیبەخشی بۆیە ما کردەیەکی عادلانە بێ شتێکە دەبێت بیدەیت تۆ کە ئێستاعدادت نەبوو ئەم شتە بدەی یانی چی؟ یعنی کردەکە ئەنجام نادەیت ئەوەش مەرجە نامەرجە ئەڵێن ئەگەرە مەبەستمەوەیە کردەیەکی عادلانە ئەبێ شتێک هەبێ بیبەخشین بە زەرورەت کردەیەکی عادلانە بە زەرورەت ئەوانی تری لەگەڵانە ینی هەر کردەکە عادلانە بوو دەبێت بەخشندەیش و ئازایەتی شووانی تیاابێ ینی ئەمە هین نییە بەڵام بە ئەگەر پێویستی کردەوە ئەو بەخشندەی دەبێت حازر هەمووەمانە پرۆسی کەواتە هەبێ لە سەرەتاوە پرۆسی چاکبوونەکە هەبێ ینی ئەوە شتێکینە ئەوە شتێکی بەڵگەنەوەیستە حتمەن ئایمە مەوزوعەکەمان پرۆ چاکبوونەکە نییە ئێستا پرسیارەکە لە شوێنێکی پرسیاری ئەوە بۆچی ئەگەریەتە ناوە ئەگەر لەبەرەوە یەتەناوە لە حاڵەتێک لە حاڵەتەکانە ئەگەر ئەم کەسە ڕوبەڕووی مەترسی بووە و کردە عادلانەکەی ئەنجام نەیەکەواتە عادل نییە ئەگەر بۆیە یەتەناوە ئەبێ هەر ئەگەرێک تەداخلی بکە ئەو ئەگەرەکەش جێبەجێ بکە ئەنجا عادل ئەگەرەکە بە زەرورەت دەبێت بە زەرورەت ئەگەرەکە ئەگەر دەرەچێت بێتە حەتمیە ئەو زەمینەیە کە ئەبێ حازر بێ بۆ دەرکەوتکردنی ئەو فەزیلەتە ئەبێ کەسەکە خۆی بەشدار بێ لە دروستکردنی ئەو زەمینە یان با بڵێن دەستی هەبێ لە سازکردنی زەمینەی دەرکەوت ئەزانکی جەورانگیان ئێمە مەوزوعەکەمان لەسەر زەمینەی دەرکەوتکردنی یا زەمینەی چاکبوونی ئێستا مەوزوعەکە پرسیارەکە لەسەر ئەوەیە ئایا فەزیلەتەکان لەسەر فەزیلەتەکانە ئایا هەموویانی یەکن یا جیان
لا بعدام قد وايا كذا ما كدس همويان برأي من همويان يكن أمانة بشي فضيلة جاءوا بشانة مناقشة كلا سروية لسروي دلوقتي تكست كده أمانة من بشي هسه بعدام قد زين تخوا وتراوى باشتري باشتان أنا شو ما أنا بمان الله مو فضيلة غنية أكيد إذا ببيت دركوت هل يكون ناويك بدري مثلا للدركوت أنا واي الجنا كوت العدالة عدالة لها منبي يا مشتكي قشتي وانيكا لنا عدالة كسك عذاب عزان يتعادل نبي كابرات شتى بس بيدلنا عزايا شتى خلق مالي خلق دبريا وانيا بس أم فورمك دكرف كسكي تريش لو فورما أو عزايتي تقدر كيبرام شتني يعني شتى ترى لرا عزايتي فعلا رب الدبي بشواني كتير ولقاو كرديت الدبي جابك أنا رجع جا كان لنوان عزايتي أبلان كاكا بوا أمتلا بتشتى كبدروستي إشكاي جبل نترسي بجرجي دبي ناوكان فعلا ناوكان تحديد بكري يك يبلوك يا شانه هي زمان دوسي كبير كوماله وشها يبو كوماله شد بكاري ناو بغلطي بكار أنا عام يكي غلطة دبي أمان راس بكري نو دبي أمانة تخصيص كرين بو أو شتاني كجاي عندك إنه جا مشكلة كجلوية بيركضنا وي كوماله يتي ونريتي أمش أنا جانا كاتو يعني لاي أو كسيك يعني كابرا بياو كوجل لاي خوشويستا چونکە دەڵێ ئازایە ئەڵێ لەبەر ئەوەی تۆ ئەوەنە ئازای بووی من دەتبەخشم لە کاتێکا پیاوی کوشتووە خەڵکی کوشتووە تاوانی کردووە یانەمانە لە یەکتر جیا ناکرێن لەبەرەوە ئەوەی ئازایە لە عینی کاتیشا عادلە لە عینی کاتیشا حەقە نەحەقی ناکە یعنی ستەم ناکە تەعەدا ناکە ئەمانەی تایە لە شوێنی خۆیشا پێویستی بۆ بەخشندە بێ بەخشندەیە ئەمانە هەمووی لە کاتێکە حزور پێیا دەکەن ئەگەر تۆ عشقت بۆ چاکبوون هەبێت چونکە ئەسڵەن دەرکەوتکردنی ئەم فەزیلەتانە لە شوێنی خۆیانە تۆ لە ناو چاکبوونە هەم دەهێڵنەوە هەم بەرەو پێشت دەبن یعنی تۆ چاکتر دەبی لەوەی کە هەبوویت چاکتر دەبیت ئاخر پرسیارەکەی پرۆتاگۆراسەوەیە دەڵێ بە کابرا دەڵێ وەرە لەگەڵما بژی بۆ ئەوەی چاکتر ببی لەوەی کە هەیت بەڵام ئەوەی کە وامان لێ دەکات چاکتر ببین لەوەی کە هەین نە تەمرینەکەی پرۆتاگۆراسە نە حش تەمرینێک و ڕاهێنانێک و ئەوانەی ترە بەڵکو عشقێکە بۆچی مەیلە بۆ چاکبوون مەیلە بۆ ئەوەی چۆن تۆ حەزت لێیە مەیلت هەیە بۆ ئەوەی ببیتە پزیشک مەیلت هەیە بەڵام کێشەکە ئەوەیە ئێستا ئەگەر بیرکەیتەوە کەس بیر لەوە ناکاتەوە ئایا مەیلی هەیە بۆ ئەوەی چاک بێ یعنی چۆن تۆ هەوڵ دەدەی بۆ ئەوەی ببی بە پزیشک دایمە خەیاڵت لای ئەوەیە ئایا خەیاڵت لای ئەوەیە تۆ ببی بە مێرەبان کەسێکی مێرەبان لە کاتێکا ئەو بوونەیان بوونێکی پیشەیە بە زەمەیان بوونێکی ئەخلاقیە ئەمیان دەکرێی لە ڕاستیا بە پزیشک نابی بە پزیشک ئەمە کردنە چونکە شتێکی پیشەیی و کارەکی تۆ فێر دەکری بۆی دانانی نظامێکەوە ینی ئەم پرۆسەی دروستکردن کاتێ دەڵێ من وەک سەرکردەیەک دروست دەکەم یانی چی ئەمەی کە ئێستا هەیە لە ماوەی 10 ڕۆژە من دەکەم بە نازانم چی یعنی هەڵسوکەوتێکت ڕادێنێ لەسەر هەڵسوکەوتێک تۆ هەڵسوکەوتت کرد ئەوە تۆ ئەو شت ئەو تەواو بەخشندەی وەکو بەخشندەی خۆی ئازایەتی وەکو ئازایەتی خۆی یا هەر یەکە لە فەزیلەتەکان وەکو خۆی کە من بەخشندە بووم بەبێ هیچ مەرجێک عادلیش ئازایت بەخشندە بووی بۆچی چونکە ئەسڵەن لەوانەیە کەسێک ئامادە بێ بچێتە ناو جەنگێکەوە بەڵام ئامادە نەبێ ئەوەی لە گیرفانی هەیەتی بیبەخشێ یعنی بۆ بەخشینی شتێک زۆر لای قورسە بەس بۆ شتێکی تر زۆر لە لای ئاسان ئەیدەی بەخشین هەر خۆی لە ناو خۆیان چییە؟ جورئەتی دەوێت یعنی ئازایەتی دەوێت ئەوەمان پێڵێ دکتۆر کە تۆ بەخشندە بووی یعنی عادلیش یعنی ئازاش یعنی فەزیلەتەکان لە هەمان کاتە هەمویان یەکە
ئەمە ئینەکەی سوکراتە و ئەمە ئێستا پرۆتاگۆراس لەگەڵ سوکراتە مناقەشەی ئەمە دەکەن. پرۆتاگۆراس پێی وایە ئەمانە گیان، بەڵام سوکرات پێی وایە ئەمانە یەکن.